یارانە کوردەوار وەختتانوە خێر. ئێمەم شەو لە دیبێتێکە بڕێک ڕووداوە ڕۆژانە ڕابردوو کە لە ناوە کوردەوارە داگیرکراوە لەلایەنە کۆرپۆرێشنە عێراقیوە ڕوویدا. بەڕەسی ئەکەین، تەحلیلی ئەکەین تا بتوانین ئەوەی کە پێی ئێژن ئەقڵی ناقسی خەڵک یا پێی ئێژن کەمن سنس بە ئینگلیسی یا تەرجمەکەی ئەبێتەوە ئەقڵە سەلیم چۆنە و چۆنیەتیە هەڵسوکەوت و حرەکەتە ئێمە لە سەرزەمینە کوردەوارە سەبارەت بە مەسائل و ئەخبار و اتفاقات و ڕووداوەکان بە چه سوورەتێکە. ئەو مەقولاتەی کە هەڵم بژاردەگە بە وردی لێو دوا لە بەستەرە تەحلیلی و تەفسیریەکە بەڕەسی ئەکەین. یەک مەسئلەیە فەڕەنسا و کاریکاتۆرە پێغەمبەر ئیسلام و ڕەتفعلە خەڵک لە ژێرە ناوە سەرانە دەوڵەتانە کەشوەرانە بەناو ئیسلامی و لەمان کات کردەوەیەک و ڕەتفعلێک کە لە حەلیمە کوردستانەوە بەرامبەر بە مەوزوع دریاگە. مەسئلەیە دووەم سووتاندنە کەنیشکێکی 3 ساڵان لە یەکێک لە گەڕەکەکانە شارە هەولێر کە ئەکسەرە دانیشتووەکانی هەرەکین. مەسئلەی سەوەم لەلایەن کۆمپانیەکەوە لە شارە سلێمانی بە گوێرەی 4000 و خوردەیە متر جلوبەرگیان هەڵوەسی. جلوبەرگە کەسانێک کە تەعەدایان پێکریاگە، یعنی تەعەڕوز و تەعەدای جنسیان پێکریاگە و تەبقە ئیدعای خۆیان لە 9000 ماڵ لە شارە سلێمانیا ئەم لیباسە کۆبوو بەسۆ و هاوریاوە بە سوورەتێکی سەمبۆلیک و نەمادین لە ناوە خیابانەکانە سلێمانیا هەڵوەسریە و ئەمانە وەسڵ ئەکەینەوە بە ئەوەی کە چۆنیەتیە ساختارە سیاسی لە حەلیمە کوردستانە بە چه سوورەتێکە، بۆچی لە ناوە زەهنیەت و زاکرەی ئینسانە کوردیا لەوێ مەسئلەیەک بە ناوە قیام، مەسئلەیەک بە ناوە ئەپرایزینگ جێگەی پرسیارە جدی نییە و کەس بیری لێ ناکاتەوە و دەلائلێک کە باعث بووگە ئینسان لە حرەکەت بکەوێت چۆنە. تێمە سەرە ئەمە حدود 50-60 ساڵە پێش دوو جاف لە منتەقەی جوانڕۆ بۆ گرتنەوەی قەرزێک ڕوو ئەکەنە لادەیەک لە منتەقەی هەرسین، منتەقەی کاکەوەن. لە منتەقەی کاکەوەنە ئەکسەریەت لەکن و ئەکسەریەت وەخت خۆی ئەلیوڵاهی بووگن، لەسەر ڕەوتە شێعە چووگن، بەعزێکیان بووگن بە شێعە. 50-60 ساڵە پێش ئەم ڕەوەندە سورعەتی گرت. زاهرەن ئەمانە شەو ئەچنە ماڵە خانە لادێکە. خانە لادێکە شەو دائەنیشێت نوێژ ئەکا. نوێژە شێعانەی شەوەسە 10-12 دەفە کە سڵاوە نوێژەکان ئەدەن ئەکوتن بەسەر ئەژنۆی خۆیانە. کاورا هەروە کە نوێژەکە دواتێرێت دوو پیاگە جافەکەیش خەریکن تەماشای نوێژە شیعانەیە ئەم ئاغاکەن. ئەم بەدەمە نوێژەکەەوە و ئەلاه وەکبەر و ئەلاه وەکبەرەکا و دەست ئەکوتێتە زەوی، تنتنیش ئەسپێ وەقەی لەباسەکانی و فڕائەدا. کاورایەکی جاف بەوێکی ئێژێ تەڵاقم کەوتوێ هەر مەلایکەیە ئەم نوێژە بووە بۆ ئاسمان 2000 شەقی تێ هەڵەدەن. بعد شروع ئەکات بە دوعاکردن کابرای لەک لە وەختە دوای نوێژەکەیە کەسپێکان فڕادا ڕازونیازە کاتەکە خوای خۆیان ئێژێ خوایە جوان بیم جەهێڵ بیم نادان بیم، جوانوم جەهێڵوم نادانوم،
هەرچیەکم کرد لێم بوەخشە دیسان ئەوە ئێژێ ئەم دەحفە 3000 شەقی تێ هەڵەدەن هەر مەلایەکە ئەم شەقە بووە لە پڕێکا کاورا هەرتک دەسی جەمەکاتەوە ئێژێ خوایە لە دەرگای قاپیەکەت جوورە سەگم 3 دەحفە وەکو سەگ ئەگەفێ ئەدا لەوێکێژێ بوو بێتە خوار بەهەشتی برد لەگرا منزورم لە نەقڵە قەدیمیە چ بوو منزورم لە تەشخیص مردم بوو لە خلووس ئیمانە تماشا بکەن ئەو کاورای جافە تەشخیصیدا وتی ئەم کاورا چڵکنە سپێونە وا دروست لە باسەکانی نەشۆردگە و دەست نوێژێکی دروستی نەگرتگە و ئەم تەپە تەپەوە سەر ئەژنۆی و ئەیکات و هەر خەریکە بەدەمە قسەکردنە تەکە خواوە سپێ ئەوژنێت و ئەسپێ ئەوژنێت و فڕێەدا ئەم ئاغا خەریکە مەسەڵەن گاڵتە بەخۆیەکە یا ئەم مەراسمەی جددی نەگرتگە بەڵام لە پڕێکان ئاغا کە هەڵەسێت و ێژی جوان بیم و جەحێڵ بیم و نادان بیم و وە دەرە قاپیەگە جوور سەگم و 3 دەحفە ئەگەفێ ئەمە ئیتر میزان خلووس کاورا دەرەخە یعنی ئەم ئینسانێکە بە تەمام و وجودی باوەڕی بەو کارە هەسکە کردی ڕاست ئەکا بۆیە تا مەقامە سەگ خۆی تەنەزۆل ئەدا و لەسەر مازڵۆخەکەی وەکو سەگەگەفێ من کارم بە من یەکەم کارە دروستە غەڵەتە کارێکی باشە کارێکی خراپە من کارم بە من نییە کارم بە خلووسە کابرا هەست کابرا ئەقلی هەرەوە نەوگەسە بزانن مەسەڵەن لای ئێمە کاورا ناتوانێ بێژێ چەنێ دڵتەنگە کەسێکە مەسەڵەن کە زەنگ ئەداتەوە بۆ ماڵی باوکی وانە لەندەنا ژیان ئەکا ئێژێ هەر لەگرا یعنی لە لەندەن حتا کوێ حتا سلێمانی بیرتانەکەم یەکتر لەگرا ڕقەم مشەخەس نییە خودە لەندەن تا سلێمانی ڕقەمە بۆ چی بۆ پێوانەیە دڵتەنگیە کاورا مەسەڵەن کاورا ئەیوت ئەوەنە تۆ ئینسانێکی نانەجیمی سڵاوات وێ بۆ پێغەمەر ئەوەنە من پیاەکی خاسم سڵاوات وێ بۆ پێغەمەر ئەمانە دیزانەوە عەدەد بوون یەکسری عەدەدن نامتەناهی بوون یعنی حدودیان نەبوو لە کوردیا بۆیە تۆ یەکسری پێوانەت هەست کە بزانیت میزان و خلووسە تەرەف چەندێکە ئیستە کابرا پێی وا بووگە کە ئەم خلووسە بە گەفینە وەکو سەگ ئیمکانی هەست نیشانی بدات بۆیە تۆ ئەوێنی لە گشتێگەیەکی دنیا ئینسانەکان وەختێ گەرەکیانە ئەواتفیان نیشان بدەن ئەواتفیان لە ڕێگەی هەندێک حرەکات و نیشان ئەدەن ئەوێنی لە جێگەیەکە کابرا بیری لێکردگەسۆ جامعەکە پیچیدەترە کاورا خەلاقترە لذا حرەکەتێک کە ئەیکات خەلاقانەس نەمایشێکی تازە ئیجادەکە تەعەترێکی تازە تێرێت و سەلیقەیەکی تایبەتی هەست لە ئبرازە ئەم مەسئلە من چاوم تێوە بوو ئەدەیە تەحتە ناوە مەلاو ئەدەیە تەحتە ناوە بەچکە موسڵمان ئێوە وەختێ ئێژن موسڵمان ئیسلام تعریفی ئەمەسە بەرداشت یا تێگەیشتنە ئیبن تەیمیە لە مەتنە مصحەفە قورئان تێگەیشتنە ئیمام محەممەد شافعی لە مصحەف قورئان تێگەیشتنە ئیمام محەممەد حەمبەل لە مصحەف قورئان تێگەیشتنە ئیمام محەممەد حەمبەل لە مصحەف قورئان کاوە جێگەی بەحسە ئەو یەکسری قەوانینی لێ ئستخراجەکات کێ ئاغای محەممەد حەمبەل کێ ئاغای محەممەد شافعی کێ ئاغای مەسەلەن ئیبن تەیمیە کێ حەمەی عەبدولوەهاب بەمە ئێژن ئیسلام مەسەڵەن ئەو بەرداشتەی کە خومەینی ئەیکات لە سەرە ئاسەوارە کولەینی و مەجلسی لە مەتنە محەممەد
ئەم مەتنە محەممەدیشە ئێژن چییە؟ ئێژن مصحف قورئانە. تەوەجۆکەن تۆ بەمە ئێژی ئیسلام، بەمە ئێژی ئیسلام شتە عەجیب و غەریبێک نییە. پەوەختێ تۆ ئێژی ئیسلام، مەسەڵەن کاورا سوێڵی تاشیگە ڕیشێکی ناهەماهەنگی درێژی دانیاگە دەرپێ کورد ئێژی شەرواڵی کارەتەبازیە کردێسیە پێ، ئەمە خوێندنەوەی ئیبنە تەیمیە و کەسانێکی وەکو ئیبنە تەیمیەس لەکێ لە مصحف قورئان. تەوەجۆتان کرد؟ پس ئەمە نە حەقیقەت مطلقە، نە واقعیەت مطلقە، نە شتێکی عەجیب و غەریبە. کاورایە بە تەمامە حەوائج و نەفسانیات و نوقسانیە عەقڵ و بەرئەساس نیاز و تێگەیشتن و وەزعیەت خۆی یە گزارشێکی لە هێم مصحفێ داگە. ئەم گزارشە چەنێ لە حەقیقەتە مصحفە نزیکە؟ هیچ. چەنێ ڕەبتی بە پێغەمبەرە ئیسلام و هەست؟ هیچ. خروجیەکەی ئەبێ بەچی؟ ئەبێ بەمانەی کە ئەمڕۆ دەم ئەدەن لە ئیسلام، دەم ئەدەن لە محەممەد. ئەوڵەن هیچ کام لەمانە محەممەدی نین، هیچ کام لەمانە وەکو محەممەد زندگی ناکەن، هیچ کام لەمانە ئەو ئیدعایە کە ئەیکەن شامە لە حاڵیان ناوێ. ئەمانە بووگن بەچی؟ دینە ئیسلام وەکو ئەدیانێکی تر کەرەستەیە سیاسیە بۆ کۆنتڕۆڵکردنە خەڵکی لە ژێرە دەسە نظامە حکوومەتی. دینە ئیسلام خەڵکە بۆ کۆنتڕۆڵەکە. ئەم دینە تەکە چییە مەردم سەرکاری هەست؟ تەکە ترسەکان و ئەواتەفە مەردم. جواوە ترسەکان و ئەواتەفە مەردمەدا. هەر کەسێ فرە تەزاهور بە دین ئەکا، هەم فرە ترسە زاورە، هەم فرە شەهوەت پەرەستە، هەم ئەم دینە منفعەتە مادی بۆی هەست، لەبەر خاترە منفعەتە معنەوی نەچەسپیاگە بە ئەم دینە. قاتبەی ئەمانە ئێمە خەڵکی کوردەوارین، دراوسێکان و خۆمان و ڕەفیقەکانە خۆمان خاس ئەناسین، محەممەد و ئەحمە و عەلی و تەقی و پێشەوا و شێرک و ئەمانە گشتی خاس ئەناسین و ئەزانین ئەمانە لە توولە عومریانە بە ئەندازەی 1 سانتیمتر عەقڵیان نییە. دەیخۆ تۆ بۆ ئەم ڕێگە هەڵە بژارگە ئەوەنە عەقڵ ئیستفادە نەکردگە، خەڵکە لێنە وەرنەگرتگە. تۆ بەچی لە پشتە کامە ئەنگیزە، لە پشتە چیا تۆ ئیدعا ئەکەی موسڵمانی؟ حەز بە چییە ئیسلامەکەی؟ بەچی؟ بە ئەخلاقە ئیجتیماعیە ئیسلام؟ یعنی تۆ حەز بە ڕاستی ئەکەی، تۆ حەز بە عیداڵەت ئەکەی. ئەم کەلەماتەی کە ئێژنی لێو دوا فەلاسفەیە ئیسلامی گویا لە فەلسفەیە ئەرەستوو ئەمە و ئەفلاتون ئەمە ئەگرن. عیداڵەت چییە؟ عیداڵەت نێوانە هەرچی نەفرە نەکەم، ئیعتدال. یعنی تۆ حەز بە عیداڵەت ئەکەی، یعنی تۆ حەز بە ئەخلاقیات ئەکەی، یا تۆ حەز بە شەریعەت ئەکەی، تۆ حەز بە شەریعەتە ئیسلامی ئەکەی. ئەو بەرداشتەی مەسەلەن ئاغای ئیمام محەممەد حەنبەل کردیسی و قەوانینێکی ئستخراج کردگە بۆ پاراستنە گیان، ماڵ، شناس. تۆ حەز بە کامیانەکەی. ئەنگیزەی ئەوەی کە تۆ ڕیشێکی پانە دانیاگە و خەریکی دفاعەکەی چییە؟ بزانن بام شتێکتان پێبێژم. هەر لە دینی ئیسلامە سەردەمانێک سەب نەبی و سەب خوا، سەب بە پێغەمبەری ئیسلام، یعنی جمێندانە بە پێغەمبەری ئیسلام و جمێندانە بەخوا، جرمێکی هەبوو و مجازاتێکی هەبوو بە بڕینە دەس و پێی مخالفە یەکتری، یعنی دەسە ڕاست و پێی چەپ، دەسە چەپ و پێی ڕاست. کەی ئەم کارە کردیا؟ سەردەمانێک کە پێغەمبەرە ئیسلام تازە دەعوەتی دەست پێ کردو. بە پێغەمبەرە ئیسلام ئەیانوت مەجنون، چون عەرەب باوەڕی ئەمە بوو،
عرب باوەڕی ئەمە بوو سێ چین مەوجودن کە ئەمانە تەکە ماوەڕاء التەبیعەتە پەیوەندیان هەست. یەکێ کاهینەکانن، یەکێ شاعیرەکانن و یەکێ پێغەمبەرەکانن. کاهینەکان لە ڕێگەی شەیتان و بە عالەمە غەیب ئاشنا ئەبن. لذا کاهنەکان پێشگوییەکەن، کاهنەکان ڕەماڵی ئەکەن، نوشتەنویسی ئەکەن، دوعانویسی ئەکەن. ئەمە کارە کاهن بوو. لەگەڵ کیاوە لە ئرتباتە؟ لەگەڵ شەیتانە. ئەی شاعیرەکان لەگەڵ کیاوە؟ کەلام شعر کەلامە عادیە مردم نییە. شعر یەک کەلامێکی مەوزونە دارای زەوایایەکی جۆرا و جۆر لەسەر ئاهەنگێکی تایبەت کە بۆ هەر کەسێ قابلە فەهم نییە. نەزم نایێژم، شعر ئێژم. ئێوە نەزم تەکە شعرە قاتی ئەکەن. دڵپەروانەی مەیدیدە شەنێکە کاکە حەمەمین سەعاو چەنێکە، ئەمە شعر نییە، ئەمە نەزمە. ئەم بەندەی حەوادەدەم ئەمە شعر نییە، ئەمە نەزمە. سەربێرە دەر لە دوو دەری دوو گوڵەنگی دابانی سەری 7 ساڵە بیموە ڕەنجوەری وە شەرتێ پێم بڵێ خوێندەری، ئەمە نەزمە، ئەمە شعر نییە عەزیزم. تۆ خەریکی ئەمانە تێکەڵ ئەکەی. ئۆ ئاڵەکە کەمەرە لەسەر کەلەکە تاران کوچە وە کوچە تەورێز جێما چووموچە. ئەمە نەزمە براکەم، ئەمە شعر نییە. ئەمە گشت کەسی ئەیزانێت. ئەقڵە بێرە جێ هۆشە جەم بکە، کاکە جەزاگیان چاییە دەم بکە. ئەمە شعر نییە دیسانەوە، ئەمە نەزمە. ئەوانەی شعر ئێژن یەک کەلامێکی پیچیدەی بە مەزمون ئێژن کە کردنەوەی کۆدە ئەمە تۆزێ سەختە. مەسەڵەن ئەمەی کە ئێژێ نەیاڕاوی خەیاڵ وەساڵ تۆ من، نەتاو بە دووری خەیاڵ تۆ من. ئەمە شعرە، ئەمە شعرە. بەهلول زاوتێبی زاوتە یەکداونە، ئامیان ماچان بەهلول دێواونە. دێواونە کێدی وەی تەوردانا بوو، مەرکەب نەمەیدان گەردوون ڕانابوو. ئەمە شعرە. تەوەجۆکەن. پس تۆ ئیشی تەفاوتە ئەمانەتە کە یەکتریا بزانی. پس ئەمانە ئەنوود عالەمە شعر لە عالەم و غەیب و تێت، شعر لە غەیب و تێت. بەڵام چی ئەم شعرە ئەگەیەنێ بە شاعر؟ جنۆکە ئەیگەیەنێت. جنۆکە. مەجنون بە معنای دێوانە نەبوو. مەجنون یعنی و کەسەی کە جنی بوو، جنی لە مشتاو. پێغەمەر کێز؟ پێغەمەر نەتەکە شەیتان ئرتباتی هەست، نەتەکە جن، جنۆکە. پێغەمەر تەکە فریشتە ئرتباتی هەست. وە کەلامێک بۆی تێت ئەویش لە عالەمە غەیب و تێت. جنسە کەلام من فریشتە فەرقەکە. تەکە جنسە کەلامە. با من جواوێکی ئەم کاورای دەمەقۆپان لە پێ بەم و کاورای دەمەقۆپان لە پێ تماشای قیافەی خوەت و تاقیلەکەی سرە بکە، شەوفێسەکەنی هەکە سرە، تماشای خۆت لە ئاینە بکە بزانە تۆ شێتی یا ئێمە. کاورای ئەحمەق، کامە گەوەڕ دەرچووی تۆ. مەرتی کە تۆ فکرەکەی من قساکەم تۆ حەزی پێ بکەی. ئەحمەق، تۆ ئەسەن نافەهمی من باسی چی یەکەم. تۆ ئێشێ دوودانەت سیوتیوە بکەنتەکی گاگەلا بڕۆی بلەوەڕێت و کەی ماڵەم قسانێتە. ئەمەرتیکەی جاهل، تەواوە وجودت 70 دانە وشە نییە. فاسۆلیا و دۆندرمە و چوزانم سەمونەکە و گەسەکە و سێکس و ئەم جۆرەشتانە هەرەوەیتە تۆ کاورایەتی هەڵدریات. وازانێتە دەرگای هەر مەجلیسێکیان کردەوەم پێپەتیە توانێ پەڕێتە ناوی قسە بکە.
بەس تۆ لەگرا ئەوێنیت لە سەردەمانە پێغەمبەرە ئیسلامە بە کەسێک ئەیانوت کافر، بە کەسێک ئەیانوت کافر دوای مەرگە پێغەمبەرە ئیسلام کە باوەڕی بە وەحی نەبوو، نە باوەڕی بەخوا نەبوو، باوەڕی بە وەحی نەبوو. وەحی کە قبول بکات پێغەمبەرە ئیسلام وەسڵ بووگە بە سەرچاوەی وەحی، لەذا مردم بە پێغەمبەرە ئیسلام ئەیانوت مەجنون. پێغەمبەر ئیسلام بۆ خاترەوەی مەسخەرەی نەکەن، بۆ خاترەوەی دینەکە سووک تەماشا نەکەن، ڕسالەتەکەی سووک تەماشا نەکەن، ئاياتی ئاوردووتی هەر کەسێک تەوهین بەخوا و پێغەمبەرە خوا بکات حکمیەوە سەر دەستی چەپ و ڕاستی بوەڕن. ئەم کارێ بۆ کرد. ئەم حکمە سیاسیە، حکمە سیاسیە بۆ خاتری ئەوەی مەقولەیەکی تازە کەتێت مردم شروع ئەکەن بە هەتاکی بێحورمەتی، شروع ئەکەن بە مەسخەرەگی، وەکو ئەم کابرای ئەحمەقە منی سەجواوم داوە کاوە حسێن وەکو ئەم ئەحمەقە. ئەمە ئەگەر لە دەمە دەسە ئێمە وایە لە بەردەسە یارانە ڕاپەڕین وایە دارێکیان ئەکردە ما تحتی لە دەمی بێتە دەرەوە تا بوێ بە عیبرەت بۆ دیگەران. دەفعەتر لە مەجلسە گەورەکانە دانیشت چوار مشقی با وەکو بەشەر گوێ بگرێ ئەنا هەر دەمی کردو دەمی پڕەکەن لە خوێن تا دەحفێتت بفەهمێ لە مەجلسە گەورە دانیشێ ئەدەبە مەجلسە گەورەی بوێ مەرتیکەی کاوڕە شوان. تەوەجۆکەی لەذا ئەم بڕیارە بڕیارێکی سیاسی بوو. تا کەی ئەم بڕیارە ئەی خوارد؟ تا زمانێک کە دینە محەممەد و کەلامە محەممەد مستەقەر بوێت. لە کەنارە ئەمە مسلمانان پەدیدەیەکی تریان بوو بە ناوت جەهاد. جەهاد بۆ چی بوو؟ بۆ ترسن لە توانەوە کەسێ پەلامارە نەدا، کەسێ نەیە ئەم تەفەکر تۆ، ئەم باوەڕ تۆ، ئەم دین تۆ، ئەم جامعەی تۆ مۆردە تەهدید واقع بکە. بەڵام تۆ وەختێ ئیمڕۆ بە پانتائیە مەغریب حتا ئەندونزیا تۆ دینە ئیسلامە پەرەی سندگە، سەرزەمینهای یەکدەست مسلمانن، تۆ هیچ تەهدید توانەوەت لەسەرانیە تا تۆ سەب نەبی جواوی دەست و پێقەتکردن وێ. ئەمە ئەحکامە سەردەمە خۆی بووکە، سیاسی بووکە، بە نیەتە سیاسی دانریاگە. جائسە تێمە سەر ئەمە هەدەفم بوو لەم قسە کردم. تۆ عدێ مەزهەلە ئەوێنی کاورای مەسخەرە وا لە کشوەری ئوروپایی دانیشکە ڕیشی حیزی دانیاگە ئەوەنە، تەواوی وجودی ئەوەنە ئەقڵیتیانیە. پێ ناشیرینی بە دەرپێ کورت و خسکەسە دەرەوە پەرچەمێکی فەڕەنسەی دانیاگە ڕوا قاچە هەسوێ پێە. سعالی لێ بکە بێژێ ئەحمەق دێ ئەمە یعنی چی؟ تۆ ئەنگیزت لەم کارە چییە؟ خەریکی لە محەممەدی پێغەمبەری ئیسلام دفاعەکەی، خەریکی لە ئیسلام دفاعەکەی. تۆ بۆ بووگی تۆ مسلمان، بۆ بووگی تۆ مسلمان لە بەرامبەرە زۆڵما بوێسی، بووگی تۆ مسلمان لە بەرامبەرە کوفرا بوێسی، لە بەرامبەرە بێ ئەخلاقیا بوێسی، لە بەرامبەرە بێ عەداڵەتیا بوێسی. کاورای درۆزن تۆ ڕۆژێ 2000 جار لە خیابانە تەجاوزەکەنە خۆت و خانەوادت. تۆ ڕۆژێ 2000 جار تەجاوزە پێەکەن. تۆ مسلمانی، تۆ ئەنگیزت لەم ئیسلامە چییە؟ تۆ نە ئەقڵ هەس، نە داناییت هەس، نە ئەفەهمی، نە ئۆمقە هەست. تۆ هەیت و زوانێکە شتی پێ ئەچێژی، چاوێکەوە ژنە ڕووتی پێ ئەوێنیت، سکێوا نانە خۆشی پێ ئەخۆی، مەعقەدێ وا پێ ئەڕۆیتە توالەت خۆت خاڵیەکەی. چی تریت؟ تۆ چی تریت؟ تۆ بە هەموو عولەمای ئیسلامی تۆ یەک دێڕتان ئەقڵ تەولید نەکردگە، ئەقڵ تەولید نەکردگە، نێستان. دیسانەوە من ێژمە دینە محەممەد
خود محەممەد فەرقەکاتە کە ئەمەی کە ئەمان پێئێژن ئیسلام. ئیستا سوالەکەین کاورای مەسهەلە تۆ هەدەفت لەم مەسهەلە بازیە چییە؟ تۆی ئەحمەق تەکە ئوردوغانە ئەحمەق تەکە ڕۆحانیە ئەحمەق تۆیە ئەحمەق و هەندێ مەلایە ئەحمەق هەدەفتان لەم کارە چییە؟ پێ ئەهەسویت و ئیستا پشتە فەڕەنسە شکیا. ئیستا پێغەمبەرە ئیسلام نجاتی پیا کرد پێ بۆگەن نجاتی پیا کرد چی مردمە مسلمان تهدیدەکە چی تهدیدیەکە؟ عەبدایەتی بێژگە لە خوای مسلمان. عەبدایەتی بێژگە لە خوای مسلمان چییە؟ کاورای ڕیش بۆگەن. یعنی تۆ ئیمڕۆ عەبدە دولاری عەبدە یۆرۆی عەبدە مەسعودە بارزانیت عەبدە یەکێتی نیشتمانیت عەبدە ئەبنە تەیمیەی عەبدە جمهوریە ئیسلامیت عەبدە نظامە سوڵتەی جەهانیت عەبدە یاسای بریتانیایی عەبدە یاسای فەڕەنسەی عەبدە یاسای مەغریبی عەبدە یاسای عێراقی کاورای کاولە درۆزن. ئەمە جارێ تۆ 2000 بۆتە هەز لە ئەڵڵاکە مهمترە بۆت مهمترین بۆت دۆلارە سەوزە کەس وا هەسە و تۆ بەرعەلەیهە ئەم دۆلارە سەوزە قیامە نەکردەگە درۆ ئەەکەی فکرەکەی و وەحشی بازی و چەقۆ ئەدەستگرتن و ئەخیابان هاتن شەڕەکەی نە تۆ ئتفاقن خەریکی ئەم نیزامە وا 2 ملیۆن بۆتی دروست کردگە ئەی هێڵی تۆ گەمەکە خۆشەکەی پاسگاری فیمابینە بارسەلۆنا و ڕەئالە مادریدە. ئەمە مبارزە نییە. پس تۆ وەحدانیەتە نییە درۆ ئەەکەی تۆ 2000 بۆ تۆ هەزوای پەرەسی و تۆ لە بەرامبەر یەکدانە لەم بوتانە نەویسیەگی. کاورایە درۆزنە تێ هەڵدریاگی لە ڕووی ترسەکان تۆ ترسە لە مەرگ ترسە لە ژیانێک کە نەتکردگە ترسە لە بێ ئەقڵێوە هەسد لە توو لە عمرتان نەتفەهمی دنیا چەخەوەرە ترسە لە تاریکی ترسە لە زاڵم تۆ خۆتە خستکەسە باوەشە یەکێ وەکو خوا ئەویش خوا ئەشێ سرویس وە تۆ بە تۆ دوعا بکەیت و ئەو دوعای تۆ جێبەجێ بکات و حاڵوە تۆ بات و تۆ پوڵدار بوویت و تۆ بەشکەم ژنێکە گیر بێت و تۆ بەشکەم گیرفانە پڕ بوێ لە پوڵ. ئەم جەماعەتی ڕیش بۆگەنە لە ناوی مەجموعەیەکا کە ئەسەلام و عەلەیکومەکەن ژنیان گیرەکەوێ کاسبیان گیرەکەوێ پوڵیان گیرەکەوێ حەوائجی مادیان جێبەجێ ئەوێ متری ڕیشی بۆگەنیشیاندان یاگە ئەم سیستەمە بچێتە بەرەوە. کامە سیستەم بچێتە بەرەوە؟ سیستەمە عەبدایەتیە نظامە سوڵتەی جەهانی. دەی تۆ مسڵمانی ئادەی پیاگوە بێقیام بکە عینە محەممەد لە بەرامبەرە ئینقیاد نظامە سوڵتەی جەهانیە بوێسە تەمامە بوتەکانی بشکێنە کاورای تێ هەڵدریاگە درۆزن. ئیسە قاچە ئەهاسویت و قەی پەرچەمە فەڕەنسە خۆکەچی دێ ئەوە پەرچەمە فەڕەنسەی شگرت وەدان هەڵە دڕی هەسویتە بنە باڵە کێشاتۆ ناو گەڵتە خۆکەچی چه ئەتەفاقێ کەوت تۆ 9 ملیۆن بەناو مسڵمان ئەوە لە فەڕەنسا یەک لە یەک و لە تۆ فاسدترن کاورای درۆزنە فاسد. پس تۆ جەهانە ئیسلامت بە بوتەکان و کەوتکەسە خەتەر واتۆ دەمە داخستگە خۆت پەرستەندەی ئەم بوتانیتە بوتە پوڵ بوتە تەکنۆلۆژی بوتە دانشگا بوتە عیلم بوتە نظامە سوڵتەی جەهانی تۆ گشتی وایەتە ژێرە تەمامە ئەم بوتانە کاورایەتی هەڵدریاک. ئیسلامەتی بە کێ فرۆشی تۆ لە میشە درۆ ئەەکەی تۆ وەزانیتە خوا گەوجە کاورای سپێکەی ئەجنی فڕێ ئەدا. من لە ئەوڵۆ نەقڕێکم بۆت کرد تۆ بە ئەندازەی کاوراوا سپێکانی فڕەدا خولوس نێنە وجودتە. چی کردکتیە مسڵمان؟ تەفەکر تەعەمق ڕۆحە عەداڵەت خوازت ڕۆحە وەحدانیەت تەڵەبت ڕۆحی یاخیت وا سەر ناچەمێنی تۆ بۆ کەس. شعرێکی ئیقباڵی لاهووری کاورای ئینگلیسی هەز ئێژێ ئادەمەز بیبەسەری بەندگیە ئادەم کرد. ئینسان لە بێبەسەری بوو بە کۆیلەی ئینسان گەوهەری داشت نەزرە قوباڵ و جەم کرد. گەوهەرێکی بوو
کردیە نەزرە قوباد و جەم. قوباد و جەم نەمادە سڵتەن قدرەتن. چوو گەوهرێکی لە وجود یابووەم گەوهرە چ بوو؟ ئازادی بوو، اختیار بوو. کردیە نەزرە قوباد و جەم. یعنی زخوی حیوانی ز سەگان بەدتر است. یعنی لە خصڵەتی حیوان لە سەگ پیسترە. من نەدیدەم کە سەگی پیشە سەگی سەرخەم کرد. من نەمدی کە سەگێ لە بەردەمی سەگێکی ترە تەعەزیم کە. تۆ لە بەردەمە کێ تەعەزیم ناکەی؟ کاورای ڕیش بووگەن. لە بەردەمە دۆلارە ئەیکەی، لە بەردەمە بیمارستان و دکتۆر ئەیکەی، لە بەردەمە تیمارستان ئەیکەی، لە بەردەمە ئەسلحە ئەیکەی، لە بەردەمە قانون ئەیکەی. تۆ لە بەردەمە کامە بوتە نایکەی. ئەوەی ئمڕۆ ئیسلام تەهدید ئەکا فرەخوائیە. حاڵی بوو کاریکاتۆرە پێغەمبەرە ئیسلام نییە. ئەم خوانە فڕەبە ئەپیاوی. ئەگە پیاویەک ڕازەکەی بە تۆ درۆ ئەەکەی. ئەم ئیسلامیشە تۆ دەسە پێگرتگە دینە محەممەد نییە، کەلامە محەممەدیش نییە، ڕێگەی محەممەدیش نییە. ئەمە جوولەکە سازە جەدیدە. تۆ هەر کەسافەتی ئەەکەی و هەر حیزیە ئەەکەی و هەر دزیە ئەەکەی و هەر کەسافەتێکەکەی ئشی دانێ مەلای ئەو قاف دانیشتوێ بۆتی بخونجنێ. زەنگبەی بۆ مەلاکریەکار بێژی حەلالە یا حەرامە. ئەوە مامۆساژنێکی وامە خواستگە ژنەکە شەوی زەفاف پەردەکەی سوور نەکردگە. مامۆسا حکم چییە؟ حەلالە یا حەرامە؟ تەلاقی بدەم یا تەلاقی نەدەم؟ مەرتیکەی ئەحمەق، تۆ دینە بۆ خاتری ئەوە گرتگە بە شەروی مەسئولیەت بگریتە ئۆهدەت. تو ناوە محەممەد زینە وایە دەمە دانە دانەتانیە ئەدووری وە یەک. مەرتیکەی ئەحمەق، کاورای فاسد جاهل. ئەم بازیە چییە کەوتگنە ناوی؟ پێ هەسووم و پەرچەمە فەرانسە. جامی کارەوە ئەمە کاسە و کوزەتە. مەرتیکەی ئەحمەق، مەرتیکەی درۆزن. تۆ بێ بە من بێژە ئەنگیزەت لە موسڵمان بوون چییە؟ عەبدێ خودام تۆ درۆ ئەەکەی. تۆ نە عەبدێ خودای نە عەبدێ ئەڵڵای. تۆ عەبدە ناوگەڵتی، عەبدە گیرفانتی، عەبدە جیهاد و نیکاحی، عەبدە ئەبوو بەکرە بەغدادیت، عەبدە ئیبن تەیمیەی، عەبدە مەسعودە بارزانیت، عەبدە نظامە سوڵتەی جەهانیت، عەبدە دانشگای، عەبدە بیمارستانی، عەبدە ئاخە مەرتیکەی درۆزن. بابا من احترام دائنێم بۆ کەسێک ئیدعایەک ئەکات دروست بیکات. باوەڕکەن من احترامی بۆ دائنێم. احترام دائنێم بۆ کەسێک وا ئیمانی بێ بەکارێکە ئەیکا. مشتێ چڵکنە کەسیف پەنجەیەک ئاواگر نێگرێ و پەنجە بکەیوە چاویە خێڕی. پەنجەیەوە ئاگرێ ڕاتە سەرە پەرچەمێ تەکانیە دا و فەرانسە با بزانێ شتۆمەکی ناکڕی نایکڕی چاو دەرەهات ئەیکڕی ملە ئەتەقی. تا فەرانسە قەشەنگ بازیت بۆ دروست بکە. تا ئەم مەردمە بکەوێتە ناوی بازی چێ؟ کۆمەڵێ فاسد بێ ئەقڵت درۆزن کە ئسهارە وجود کە. ئەوە من مەوجودم. ئەوە من چوم قاچم هەسبی وە پەرچەمەکەی فەرانسا. یا کاورا مەولوی ئەگرێ بۆ پێغەمبەرە ئیسلام. مەولوی مەگرە بۆ پێغەمبەرە ئیسلام. مەرتیکەی نادروست. تۆ وایتە ژێرە نەزەر نظام سوڵتا. تۆ کۆیلەی دنیای. تۆ تەجاوزە دنیا و پێ ئەکرێ. تۆ 2000 حەقە لێ ئەخورێ، 2000 حەقە مردم ئەخۆی. تۆ لە دزی، لە شەهوەت پەرستی، لە کڵاوبەردار کڵاوبەرداری، لە بێخیرەت بێخیرەتی. تەوەلود بۆ پێغەمبەرە ئیسلام ئەگری بەشکەم لەو دنیا بێتە حاجەتە. لەسرە پێڵە سەراتا تێپەڕی بەشکەم بڕۆیتە بەهەشتە بەرین. تۆ وەو ئەقڵە ئەحمەقانەی خۆتە ئەحمەق. فکرەکەی خۆت ئەخەڵەتێنی، خوایش ئەخەڵەتێنی، محەممەدیش ئەخەڵەتێنی. تۆ یەک لەحزە بڕۆ خەڵوەتە خۆت بزانە تۆ چه حەفیەکی درۆزنە کاولی بێسەوادە کاول. کاورای جاهل. یەکەم ڕێگە بۆ خۆشەویستیە محەممەد وەکو محەممەد ژیانە. ئەینە محەممەد ڕەفتارکردنە، جەهد
کردنە ئازاد بوونە لە بەرامبەر زوڵماویسانە لە بەرامبەر بوتەکاناویسانە لە بەرامبەر ئینقیادویسانە لە بەرامبەر سەرخەمکردنە بۆ ئینسانویسیانە پدەر سوختەی کاول تۆ فکرەکە ئێم شعار و نەمایش و تەعاترانە ئەەکەی ئێمە حاڵیمانەوێ لێتی ئەسێنینەوە تۆ بووگی تۆ ئیکسکلوزیف محەممەد هەنە تۆس تۆ بووگی تۆ ساحەوی چون سەر فرا کوتیتە زەوی تارەت فرا ئەڕۆی حەجەکەی دەربێ و کورتە کردگەسە پێ مەرتیکەی درۆزن کاورای فاسد 1.5 ملیارد فاسدن ئەوەنەی مێشە ئیرادەتان نییە 1.5 ملیارد فاسد بێ ئێرادە تۆ لە مەتن محەممەد حاڵیت بووگە ئیسلام دینی ئاشتیە بەڕازی مامۆسا ئەم ژنە حەلالە یا حەرامە مامۆسا ئەم پارەیە حەلالە یا حەرامە بۆچی بۆ خاترەوەی جواوە ترسەکانە بەیتۆ ئەمە مەقولەی ئەوڵ کەم مەزهەلەیە کەمانە دووسیان کردگە مشتێ فاسد درۆزن مشتێ ئینسانە عەوەزی لە ژێرە ناوە دین جا کورد خۆمان ئەوسا ئەیود بەهۆی ڕەسوڵ و خوایشم بێزیە یعنی چی؟ یعنی کاورا بوو ناویان ئەنیا ڕەسوڵ لە ڕەسوڵە خوا گیریاگە یعنی مرسل یعنی کەسێکە هەنریاگە بووگەسۆ ناویسە کاورای کورد ناویان یا و ڕەسوڵ ئینسانە چەپاڵ خوێڕی حیز درۆزن هیچ و پوچ کاوراوتی وە هۆی ڕەسوڵە خوایشم بێزیە یعنی ئەم ڕەسوڵە چون شەباهەتی ناوی هەستەکە ئەو ڕەسوڵە ئەم ئەوەنە پیسە ئەیستە ئەیوێنم ئەویشم لە بەرچاو کەوت گورە کاورای تێ هەڵدریاگە فاسدە تۆخمە منافق بەهۆی مسلمانێتی ئێوەوە دنیا تەفەکە لەمەی کە پێژن ئیسلام ئەویش قەراعەتە حیزێ وەکو تۆ لە مصحەفت محەممەد معلوم نییە ئەمە مصحەف محەممەدە یانیە قورعانە فاروقی قورعانە معیار پس ئێمە نەماندی ئێوە ئەو شتەی کە دینە محەممەد تەهدیدەکا بۆتەکانن ئێوە لە بەرامبەر بۆتەکانە بێسیاون ئێمە نەماندی ئێوە هاتوون نظامە سوڵتەی جیهانی نەغدی بکەنەوە بێژن ئەم نظامە سوڵتەی جیهانیە بەر ئەساس چی تەکە مەتن محەممەدا مشکڵی هەست شەریعەت ئوتکڵۆنە دیۆر نەدەین لە خۆمان بچین عەترە شازادە مەمەد بەین لە خۆمان ڕێگەی حەل ئەوە نییە کاورا بکەینە زندان ڕێگە حەل ئەوەسە دەسی بقرتێنین ئەمەسە دینە محەممەد مارتیکەی جاهل مەولوی یەگری بۆ محەممەد تۆ مسڵمانی تۆ کۆرە بچۆ ناوە خەڵوەتە تۆ خوا دەزانی لە حیزی لە دزدزی لە ترسە زاوەری لە فاسدی لە شەهوەت پەرستی لە بێعەقڵی لە کاولی ژینە بڕۆ مەلایەکی ڕیش بۆ گەنی تێ هەڵدریا گەبێرە تا هەڵی تەکێنی بڕۆ بێری خۆ ئێوە کارتانە مەلای ئەوقاف شیرتانە شەو ڕۆژن ناوی فەزای مەجازیە بڕۆ بێرینی ئەمە مەسەلەی ئەووەڵ مەسئلەی دووەم ئێوە بۆتان هاتکەسە بەرەو دەعمێ بکەن یا مەسەلەن گەرەکتانە شەڕێ بکەن وانە ناوی شەڕێکە دڵتان پێوە نییە شەڕ بکەن دوو دڵن شەڕەکە بکەن پێتان وایە شەڕ ناوێت یا مەسەلەن کاورا ئەوەن بۆ ئێعدام بۆ سێدارە کاورا ئێژی مریشکی مەسنوعیە سەناعیە ئامریشکە جەدیدانە خپی کردگە حتا ئەیوەنە ژێری تەنافەکە هیچ نایژێری
کاورا ئەدوێن ئێعدامەکەن پەلێ بەهاوێ کە لێ بخە 2 نەفەر بکوژە گەرەکیانە ئێعدامەکەن ئەزانی بۆ ئەم کارە ناکە چون شتێک کەس پێی ئێژن وەهمی ئومێد ئەو کەسانەی کە بەرەو ئێعدام ئەیانون تا ئەو دەقیقە وا هەڵیان ئەکێشن ئەوەی مۆرەکەی مریان ئەشکێ یا ئەخنکێن فکرەکەن نجات پەیاکەن ڕزگارەون و نامرن ئەو وەهمە لیان ئەدا بۆیە ئەیان کاو بە مریشکی مەسنوعی بۆیە ئەیان کا بە مامر مەسنوعی ئەهاتۆ سەحنەی دەعمێک یەک لەحزەس ماشینێ تێ بەڕووتە پێدوانیە پێدوایە کابرا ئەدبینێ هەر لە خۆت و دانیشتێژی ئەک دەخوات ئەک ئەگەر ئەقڵە نەوێ هەربوێسی بێژی ئەک وەکو هەنجیر پاناکاتۆ تێتۆ سەر تاو ئەک تەواو بوو تۆ هەر ئەو دەسیلار کرمەشەیە بتزانایە ئەمە تێتە ملتاوە جێت پێشتایە ماشینەکە جێت نێشت چون تۆ باوەڕاوە نەبوو دڵە نەها ماشینەکە جێبێڵی لاوە دەفتەرێکم پێداگە بۆ کوێ جێبێڵم ئاک تێوە ملما ئێوە نازانن ئەوەی تێت هەموو دەسەڵاتی لە دەستت بێ دەسەڵاتی ئەزانی یعنی چی یعنی تۆ اختیارە بەسەر خۆت نەوێت پۆڕە نەوێ گیانە نەوێ اختیارە بەسەر ژیانە نەوێ اختیارە بەسەر ئەقڵە خۆت نەوێت اختیارە بەسەر خەلاقیەت و خۆت نەوێت اختیارە بەسەر مالکیەت و خۆت مڵکە ماڵە بەسەر بنەماڵەت خانەوادەت ژنت قەومت کەس و کارت نەوێ ئەم اختیارە بەرە لە تۆی ئەسێننۆ لە ژێری ناوی چی ئەیسێننۆ لە ژێرە ناوی یاسا ئەیسێننۆ لە ژێرە ناوە چی لە ژێرە ناوە ئەمنیەتە عمومی ئەمنیەت پاراستن عمومی خۆ ئەگەر مناڵ بوون دایکتان ئەتانی ترسان دەبەرەوەی بە شەو نەڕۆنە جێگەیەک لە جێگەیە هەڵ بدێرێن ئەیوت لە ناو تاریکیە مێردەزمە هەست مێردەزمە بۆ کوڕە من جوان بوو مناڵ ئەنو مێردەزمە ژنێکی زەریفە جنۆکەس حەز بە پیاوەکە بیوابینێ لە خۆی تێ ئەیدزێ تێگەی بۆچی بۆ خاترەوەی تۆ بە تاریکی نەڕۆیتە ناوە باخ و نەڕۆی گەمبوویت و نەڕۆی شتێکە بەسەر بێ مێردەزمەیان بۆ تۆ دروست کردو تۆ بترسی لە مێردەزمە ها یا مەسەڵەن لای خۆمان ێژن لولو ئەتخوا جوجو ئەتخوا و مناڵ ێژن بۆ خاترەوەی مناڵ دەست نەداوەوە مەسەڵەن دەست نەدە بڤەس ئەوە بڤە دەحفێ دەسیە چزێن و قەی چرایەکە دەسیە سووتێ ئێژێ بڤە ئەفەهمێ بڤە چییە وەختێ دەحفەیە پەنجەیەکی سوود پێی ئێژن بڤە ئیترە ڕاتە دواوە تەواو کۆنتڕۆڵ کریا مناڵ ئیستا کۆمەلگایە چۆن کۆنتڕۆڵەکەی کۆمەلگا وێنی قسەی زلە خەڵکەکە ناچێتە ژێ لە بارە قانون دەسەڵات قبول ناکە یاساکانی دەسەڵات قبول ناکە ئیجازە نادا دەسەڵات پولی بوات زەحمەتی بوات ماڵی بوات ئیجازە نادا دەسەڵات هەر جۆرێ مەیلی بێ هەڵس و کەوتی تەکابکە قەومی هەز برای هەز عەشرەتی هەز زۆری هەز هێزی هەز نایەڵێ ئەی چی پێ بکای سە دەسەڵات چی بکە دەسەڵات دەبێ یاسا دابنی لە ژێر ناوی چی دەسەڵات تێ چیەکە کۆمەڵێ کەس دروست ئەکا بە ناوی کەسی دەمچەرمۆ کەسی ئاینی مەلا کەسی هەڵسوڕاوی کۆمەلگای مەدەنی نیهاد و ئینجیئۆکانی ژنان و پیاوان و دیموقراسی و ئازادی و ئاژەڵان و پاراستن ژینگە و لاوردن قوتو ئەمانە دروست ئەکا ئەمانە چیەکە نەمانە ئەون و پێشەنگە پرۆژەکانە حکوومەت ئیستا حکوومەت گەرەکێسی هەمووی کەژوکێ و ئاڵڤجەڕ و ئەمانە لە خەڵکی بسێنێتەوە بەچی لیان ئەسێنێتەوە نایەگە یەکسەر لەشکەر کێشی بێژێ ئەمەینی دەوڵەتە خۆ ناکرێ ئەڕوا لە یاسا ئێژێ هەموو زەمینێکی ئەم سەرزەمینە میلیە هەنی ئومەتی عێراقە هەنی ئومەتی ئێرانە پێ ئێژێ مڵکی میلی مەراتعی میلی ئاڵڤجەڕی میلی
ئەمە جارێ لە ڕوبەری یاساوە بەڵام خەڵکەکە هەر حیوانی تێوات و هەر بەهنە خۆی ئەزانێ چی ئەکا ئەم جارە ژینگە پارێزیان بۆ هان ئەدا ژینگە پارێزتێ لە ژێر ناوە پاراستنە دارە بەڕوەکان لە ژێر ناوە پاراستنە مرۆچەی تایبەت و کوردستان مێرولەی تایبەت و کوردستان وەڵا برام خەڵکە چێ باخەڕەز ئەکێڵێ مێرولەی تایبەت و کوردستان مێرولەی تایبەت و کوردستان ئەم مێرولەیە خەریکە لە ناو ئەچێ وێنەی لە دنیان یە مێرولەی تایبەت و کوردستان کلکی زەڕینە لە ژێرە ناوەوەی کە ناوە کوشتە نە مێرولەی کوردستان نایەڵەن خەڵک بڕواتە سەرە مڵکە ئابا و ئەشدایی شاخ و داخ و کێ و کەژ و گشتی ئەوێت و هەنە حکوومەت حکوومەت ئەمەی بەچی کرد یاسای لە پارلەمان تەسویب کرد دوو هەڵسوڕاوی کۆمەڵگای مەدەنی هاورد و لەگرا داینیا بەسەر خەڵکۆ ئیستە دەسەڵاتی پارتی و یەکێتی حکوومەتە حەلیم یەواش ئەم خەڵکە یاخیەی حکوومەتە حەلیم ئێشە کنترۆڵکە ئەشیرەیان لێ بسێنێت و چەکیان لێ بسێنێت و بیان خەسێنێ باوکساحویان دەربێرێت چۆنی شێم کارە بکە تۆ لە پڕێکا ئەوێنی دەیان میدیایان دروست کردە تۆ لە خۆت پرسە میدیا دەرامەدی شێ بۆ ئەمان لە خۆت پرسیارکە کەی 24 و ڕوودا و کوردستان و پەیام و نەورۆز و کاورای تێهەڵدریاگ و کاورای قوڕم ساق و ئەمانە ئەم گشتە تەلەڤیزیۆنیانە بۆ چییە ئەم گشتە بوجە بۆ سەرفەکەن دیعایە بۆ خۆیانەکەن خۆ دیکتانە دیعایە بۆ خۆیان ناکەن ئەی چیەکەن تۆ کۆنتڕۆڵەکەن بە میدیا تۆ کۆنتڕۆڵەکەن چۆن کۆنتڕۆڵەکەن ئاوای سەپێدێژم ڕوودا و خەبەر لێدا ئیمڕۆ لە ناو شاییەکە لە شارە هەولێر کابرایە بە دەمانچەت تەقەی کرد 3 نەفەری لەسەر چۆپی کوشت شەڕ لەسەر چ بوو لەسەر سەرچۆپی کابرا جواوەدات و ئێژێ بەڕاستی چەک چتە پیسێکە چەک کۆ بکەنەوە ئەمە لا ئەوەن ئێژێ کابرایەک لە شەقامە فڵانە و دای لە میلە ئەسڵحە بە چەک کاورای کوشت چی بکەن وڵا چەک کۆ بکەنەوە چەک شتێ خراوێکە 3 ساڵ ئەم کەمپەینە ئەوەنە بەرەوە هەر ڕۆژێکی لە ئەسڵحەیەکێکە کوژێ لە هەموو جێگەیەکی دنیای شام لە هەموو جێگەیەکی دنیا جرم و جنایەت تا 100 هەیە لە ناو جەوامع موجودە کەس لەوە ناپرسێت و کاورای تێهەڵدریا کیس لەسەر چۆپیە ئەدانە دەمان چاکوژێ دێ کاورا بکوژوێ وە چەکوشێکیش پیاگە کوژێ کاورا بکوژوێ وە بەردێکیش پیاگە کوژێ کاورا بکوژوێ وە چەقۆیەکیش پیاگ ئەکوژێ تۆ ئەم ئەسڵحە دەمانچە بۆ گریتە دەمە بۆ خاترەوەی ئەسڵحە لە دەستی خەڵکی دەربێری بۆ لاوە و باوکەجان و کەی باوە ئەمە ماوە و بەڕاستی چەک شتێک قێزەونەوە دەی تۆ ئەمانە خۆت پێیگەیت تۆ خۆت بەمانەگەیگی یا تفیان کردگەسە ناوە مێشکە خۆت پێیگەیت یا خەڵکی پێتی وت کێ پێتی وت ڕوودا و پسپۆرتێرێ لە بوارە مەژوویە کۆمەڵایەتی جەهان و ئەنتۆپۆلۆژیست و فارغ التەحسیل لە دانشگای سوربوونە فەڕەنسا و بەڕاستی و ئێمە میلەتێکی متەمەدنی و هەموو کێشەیەکمان لەگلا کێشی چەکە و چەک بەڕاستی و ئەو نازانینەوە کوردستانە بوو وایە و ئەو چەک بۆت کۆ ئەکەنەوە لەژێرە چی لەژێرە پاراستنە گیانە مردم ئەم چەکە فقط ئێشێ بڕواتە دەسە کێ ئێشێ بڕواتە دەسە هێزە زێرەبانیە پارتی ئیستە سوعال من چەکم نەوێ چون پیاە خراوێکم بەڵام مەسعود بارزانی تۆ بۆ ئێشێ چەکە بوێ تۆ چۆن پیاە خاسێکی من پیاەکەم چون ئینسانم هەم شەهوەتم هەسوو هەم تووڕەم و هەم نەفسانیاتم هەسوو هەم ئەتوانم دەست بۆمە ئەسڵحە ئەی مەگەر تۆ ئەمانتە نیە خۆ تۆ فریشتە نیەی تۆیش فاسدیت و شەهوەت پەرستیت و ترسە زاوریت و کونە زاوریت و ئەی تۆ چۆن فقط ئێشێ تۆ ئەسڵحە بوێ بۆ من نەبوێ بۆ تۆ ئێشێ بدوێ بۆ تۆ ئێشێ بدوێ هەر وەختێ مەیلێ بوێ دەست بەی لە میلە ئەسڵحەکە بیتەقێنی بەسەر منە بەڵام من زات نەکەم بیتەقێنم بەسەر تۆە کەسە سوالە ناکە ئەو حکوومەتە دەی حکوومەتە یعنی چی یعنی هەرەمەی حکوومەتە پیاە خاسێکە هەر کە ناوی حکوومەت و فرەفرە پیاە خاسێکە دا یەک دانە حکوومەت لە تاریخە بۆ من بێرن بە نمونە حکوومەتە خاسێ بووگە بە هەرچی بوارە ئاماری و دەسی بۆ بووەنها حکوومەتە خاسێ بووگە
موجود نییە. ئەمە گشتی سەفسە تەس مردم ئەترسی، مردمی ترسە زاوەر ئەترسێ. ئەوە نیەسە گشتی لە کۆرۆنا ترسیاگە زیقی کردگە وەختە گیانی دەربێ لە تاو کۆرۆنا ڕۆژی 1500 نەفەر ئەمرێ دێبابە گیان جەمعێتێکی 6 ملیۆنی هەر ڕۆژی 1500 هەر ئەمرێ. پیر و پەککەوتەس و بە کۆرۆنا نەمرێ، بە حاڵەمەت ئەمرێ، بە حاڵەمەت نەمرێ، بە ژان و با ئەمرێ، بە ژان و با نەمرێ، بە تەقەفی ڕائەمرێ، ئەمرێ ئیتر. تۆ ئەوێنی لە پڕێکە لە شارە هەولێر 40,000 کامێرای چاودێری لەلایەنە پاراستن و ئاسایشە ئاغایە حکوومەتە حەلیم و بارزانی دانریاگە. لە ژێرە ناوە چی؟ لە ژێرە ناوە ئەوەی کە چەتەی هەسوو، دزی هەسوو، خەڵک پەلاماری یەکتریەدا و خەڵک یەکترە خوا و خەڵک تەقە لە یەکەکە. لە گەڕێکێ لە هەولێرە زاهێرە نەمانە هەرەکین خۆشیان دەبنە ماڵەی بارزانی نایە، ناچنە ژێرە بارە ئەوەی کە ئەمانە بین CCTV یعنی کامێرای چاودێری دابنێن. چۆنێشێ دای بنێن؟ ئێشێ مناڵێ بدۆزنەوە، مناڵێ 3 ساڵان، ئینسان عاتفەی بۆ مناڵ ئەجۆشێ، مناڵ بەسە زوانە. تۆ هەرچەندێکیش قێزەون وی، هەرچەند ئینسانە کەسیفێکی وی، بەڵام دڵە بۆ مناڵێت هێتە ڕەحم وانە. مناڵ سەناریۆیەکی باشە، مناڵ تەکانەدا جامعە. مناڵێ 3 ساڵان لە ناوی کۆڵانێکە گەڕی پێوە ئەنێن ئەیسووتێنن، 180 ئەیسووتێ مناڵە. تەلەڤیزیۆن ڕوودا و فو ئەکالێ ئێژێ مناڵێ لە گەڕەکێک سوتاوە و ئیش چۆنە وەڵاهی وە دڵێن کە ئەم بنەماڵیە پارەی نییە، ئەم مناڵە بوات بوو خەستە خاونە. بەڕاستی و ئەوە کارەساتە و ئەوە چۆن بووگە ئەو مناڵە سوتاوە؟ وەڵاهی ئەو مناڵە ڕۆشتووەتە خیابان و دەرەنجامەکەی نازانین و پۆلیس نازانێتن و دەئیستە ڕوودا و تۆ هەدەفت چییە لەم خەوەرە؟ یعنی گەرەکتە بێژیتی نائەمنی مەوجودە لە حکوومەتە حەلیمە، حکوومەت ناکارامەدە. وەڵا تۆ ئەمە نایژی، تۆ ئەمە نایژی، تۆ نایژی سیستەمە حکوومەت لە بوارە ئابووری وە، لە بوارە بەهداشتە عمومی وە، لە بوارە بیمارستان و سەڵامەت و کارامە نییە. تۆ ئەمە نایژی، تۆ ناتکی ئەمە بێژی، تۆ نایژی ئەم گشتە بووجە بریاگە چی پێ هاتگە. تۆ ئەمە نایژی، تۆ ئەم قسە بۆ ئەەکەی لەبەرەوەی عاتفەی ئێمە دەرگیر بوێ. ئێمە لە خۆمان سوعالەکەین داخەم ئەمە کامە گەماڵ باوکوێ مناڵێکی 3 ساڵانی سووتاندوێ. باوکەکە ئێژێ من کاورا ئەبەخشم، بەڵام هەر با بزانم کێس، من لێ ئەبورم، بەڵام پێم خۆشە بزانم کێس. باوکەکە ئێژێ فەقیرە. ئێمەش گشتمان هەرسە خۆین و ئەوە چ گەماڵ باوکێ بووگە و داخم ئەوە کێ بووگە و ئاخوو ئەوە کامێرای چاودێری لەوێ نەبوو. باجی ئامین نەیزانی؟ ئەی باجی ئایشێکی ئەو نەیزانی؟ دەی چی بکەین ئیستە مناڵەکانمان لە کوچە و کۆڵان نەسووتێنن؟ هیچێ هەڵەسین ئەڕۆینە پاراستن، داوا ئەەکەین لە پاراستنە مەسعودە بارزانی کامێرای چاودێری دابنێ لە کۆڵانەکانمان، لەسرە هەر کۆڵان و بنە هەر کۆڵانێ کامێرای چاودێری دابنێ. بۆچی؟ لەبەرەوەی پاراستن وەکو هەڵۆ وەکو خوا ئاگای لێمانوێت. هایان و خوا ئاگای لە گینەی مێشوولە هەز. ئیستە وەکو شتێ پاراستن ئێشێ ئاگای لە هەچیشتە بوێت. دەی ئێمە ئەقڵمان بەمە ئەگا بفەهمین ئەم دووربینە و ئەم کامێرای چاودێریە بۆچی دانریاگە؟ گەرەکێسی سەڵامەتە ئێمە بپارێزێ، گەرەکێسی گیانە ئێمە بپارێزێ، یا گەرەکێسی ئامارە ورد و درسە ئێمە دەربێرێ. کامێرا بواتە ناو ماڵەکانمان، خۆمان بەدەستی خۆمان کامێرا دابنین، خۆمان بەدەستی خۆمان هەموو شتێکی خۆمان ڕیکۆردکەین
وەکو چی؟ وەکو ئەوەی کە تۆ ئیمڕۆ لە ژێری ناوی نەخۆشی دەرونی هەڵ ئەسی ئەڕۆی بۆ تراپی، لە تراپیە بانگاکەت تۆ فکرەکەی فرەنسانە مسەقەفێکی دائنیشی حەچی وا لە دەروون تا هەڵی ڕژێنی بۆ کاورا. وەڵاوە بیرم کردو باجی ئامین ژنە زەریفێکە و حەزەکەم بە براژنەکەم و چاوم لەسەر پورمە و وەڵاهی و ئەو ڕۆژە دزیەکەم کردو ئەمڕۆ هەمووی ئەمانە ئەبێ بە فایل لەسەڵتەوە. حکوومەت ئەزانێت تۆ چ کارەی، ئەزانێت تۆ زعفەکانەوە لەکوێ، ئەزانێت تۆ لەکوێ ترسیاگی، لەکوێ خەسیهاگی، لەکوێ تۆ چ کارەی. تۆ تەمامەمان تەکرد بەسە فایل نیاکتت دەسە حکوومەت. بۆ چی؟ بۆ خاتری ئەوەی تۆ فکر ئەەکەی گیانەوە پارێزیاگە کاورای تێ هەڵدریاگە ترسە زاوەر. تۆ هەرچی زیاتر پشتە ئەەکەی تۆ بۆ خاتری ئەوەی کە گیانە حەفزوێ. مەسەڵ لە بریتانیا NHS یعنی سەحەی گشتی بە بەلاشە. تۆ GPت هەز یعنی دکتۆری بنەماڵە. تۆ ڕێت لایم دکتۆرە زانین چیەکە؟ ئەوڵم بە گیانتان معاینە هەر نازانێ بکە، هەر نازانێت تۆ چیتە وەلێ زانی چی پێەکە. لێوە پرسێ بزانێ نەخۆشی کوشەندە هەز، جەڵتە باوە لە ناوتانە، شەکرە باوە لە ناوتانە، کۆد DNA ئەگرێ، DNA ئەگرێ، ڕەگە خوێنە ئەگرێ، ئەزانێ تو چیت، ئەزانێ تۆ چ نەخۆشیەکە هەز، ئەزانێ تۆ بە چی حەساسی، ئەزانێ تۆ چ نەخۆشیە زوو ئەگری، ئەزانێ تۆ بە چی زوو ئەمری. ئەمانە گشتی وا لە دەسە ئەوە و دەوڵەت ئەزانێت تۆ کێی DNA چییە، خوێنە چییە، گورچیلە کارەکە کار ناکە، 1 کیلۆ شەکرە پێبەن ئەمری یان نامری، تاڵۆماسێکە پێبەن ئەمری یان نامری، قەشە نەزانی، هەرچیش ئەزانێ لە تۆ. بەڵام خۆی هیچی لە حکوومەت ناداتە دەرەوە. ئەزانی چی پێژێ؟ ئێژێ پێی تاپ سیکرەت، پێژێ تاپ سیکرەت، یعنی فایل هایەکی ئەز دوای 50 ساڵی داتە دەرەوە. بۆ چون ناوێ کەس بزانێ. وەلێ ئێمە ئێشێ حەچی شتمانە خەڵکی بیزانێ، حکوومەت بزانێ لەکوێ پوتێرین، لەکوێ نانە خۆین، چاومان بە کێ ئەکەفێ، چەند نەفەر ئەوێنین، چەندێ قەومان هەز، کێ با شەرەفە لە ناومانە، کێ بێ شەرەفە لە ناومانە، چەندێ پوڵمان هەز ئەگەر شەڕێ بێ، چەند نەفەر وا لە پشتمانە. تەمامە ئەمانە لە تۆ دەرتێرێ تا تۆ بەرە حەچی شتە لێ بسێنێ. نەقڵە من نەقڵەکان ئێژم، ئەمانە مێژوو نیەن ها، بۆیە ناوی نایژم کێ بوو. ئێوە وەکو مێژوو باوەڕی نەکەن. ئێژن کاورایە بوو سات و سەودای پاشایەتی بوو، لەشکرێکی دروزە کرد هەموو جارێ ئەچوو شەڕێکی ئەکرد، ئەدۆڕیا لە شەڕەکە و دەرەچوو شکستی خوارد. شەوێکیانە شکستی خوارد و لە شەڕێکە مەسەڵەن گویا نادرە ئەفشار گویا بۆیە ناوەکە ماوەرد. شەوێکیان نەشکستە خوارڕاتە ماڵە پیرەژنێ لە لادەیەکە. پیرەژنەکە برسیەسی نادر، پیرەژنەکە تەڕاوێکی بۆ تێرێ. نادر نییە برسیەسی، یەکسەرە کەوچکەکە خاتە ناوە تەڕاوەکە، ئەی کاتە ناو دەمی ئەسووتێ. ژێوە چیتە هەتی و چیتە؟ ئەو بۆواکە ێژی نادری. ژێ نادر کێز؟ ژێ نادر ئەفشار. ئەژێ بۆ نادر چۆنە؟ ئەژێ نادریش وەکو تۆ پەلەیەسی، یەکسەرە ئەدا لە دڵە سپای دوژمن. ئەژێ چۆن؟ ئەژێ دی کاورای ئەحمەق، ئەم تەڕاوە داخە، تۆ ئێشێ لەسەرۆ وردە لەسەری هەڵگری کە سارد بووگەسۆ بە پاناییەکەی سەری تا ئەگەیتە بنی. تازە نادر ئەزانێت هەڵەکەی لەکوێ بوو. ئێشێ وردە ئەم لاولای سپاکە بچنێتۆ تا بتوانێت سپاکە بتوێنێتۆ. حکوومەت وا ئەکالەتۆ، حکوومەت وردە وەچەکانە ئەوەڕێ، وردە دەسەڵاتە لێ ئەسێنێ، مێشکە بمبارانەکە، ژەهرە دەرخوارد ئەدا، ڕۆمان ئەکاتە ناوە مێشکت، سریاڵە کاتە ناوە مێشکت، ڕەوابەتە خانەوادەگیت لێ ئەشێوێت،
پەیمانی ژناشویت لێ ئەشێوێت سەرە پڕەکە لە سێکس سەرە پڕەکە لە فانتزیای جنسی ژنەکە تامە پێ نادا ئیتر بیر لە سێکسە گروپ و ئەمانە ئەەکەیت و بیر لە ژنە تورک و ژنە فڵان ئەەکەیت و بیر لە هوەر پیشەی تورک ئەەکەیت و بیر لە هوەر پیشە و ئەکتەرە فارس ئەەکەیت و کە لە ماسیاگە ژیانە بوو ناکرێ هەرچی ئەسێنی دروست ناوێ. ئەمە بەشێکی تر ڕەوابەتە قەومایەتی ئەشێوێنی لاوە و هەر کەسێکیشێ بە فکر خۆی بێت و کۆمەڵگا پێشکەوتگو و کەی باوی ئەم شتانە ماگە و پرسە کەی ماگە و شایی کەی ماگە و لاوە با بچینە شەهرە عەسەل و با بچینە ماها عەسەل و لاوە و ئەم شتانە کەیوە دەردەخوا. ئەمشە بەشێکی تری ارتباطە کۆمەڵاتی لێ ئەسێنن تۆ حتا ئەتوانی بچووکتر و بچووکتر و بچووکترەوی وەختی خاست تەنیا بوویت ئیستا ڕۆن مناڵەکە ئەسووتێنن لەبەرەوەی کامێرای چاودێری بەسەر تۆ دابنێن. ئیسا حاڵی بوو کێ ئەو مناڵی سووتان دگە بۆ ئەو مناڵە ئەسووتێنن. کاوراژە من نە دوژمنم هەست نەخۆم نە ئایلەم هیچ کامان هیچ دوژمنێکی نییە. ئاخر کامە بێشەرەف گڕئەنێ بە مناڵێکی 3 ساڵان و ئەی سووتێنی. ئەمە مهم نییە کە کێ سووتان دگەیسی، ئەمە مهمە کە ئێشێ ئێمە بزانین کێ ئەم مناڵەی سووتان دگە. دەی ئیستا ئەم کامێرا بە چ دەردێگە خوا؟ بە دەردە ئەوە ئەخوا نێڵی مناڵەکانمان لە کۆڵانە بیان سووتێنن بێوان نییە. ئەمە بە دەردەوە خوا تۆ بزانی من کە یەچمە ماڵ کەی تێمە دەر لە ماڵ چەند نەفەر تێتە ماڵەکەی من هەم بە شوێنە ئەوە کە گروپێ دروستکەم بەم لە تۆ یا نەم لە تۆ من کەی گەرەکمە تەهدیدی بۆ تۆ دروستکەم. من پوڵم هەز یا پوڵم نییە، من تووشە فڵان فعل هەم یا فڵان فعل نییە. تۆ حەقە نییە بزانین تۆ کێ گەماڵ باوکمە تۆ خوایی مە تۆ خوایی و تۆ چ ڕەبتێکی هەز و تۆ چ ڕەبتێکی هەز گەرەکتە من بپارێزی. با من ئەو جواب ئەو مەسئلە بامەوە. ئەم خەڵکەوە ئەزانێتە ئەگەر حکوومەت نەوێ خەڵکی یەکتری هەڵەدڕێ وانییە لە هەر کوێی ئەم دنیا مردم بەردەیتە گیانی یەکتری خاسەر و بۆڵگی یەکتریان کوتا لێو دوا خەڵکی بیر ئەکاتۆ خۆی بپارێزێ چون گەرەکی ژیان بکە. تۆ لە ناوە شەڕا ناتوانی ژیانکەی، تۆ لە ناوە چەتەییا ناتوانی ژیانکەی. لەزا هیچ حکوومەتێک نەوێ مردم خۆی کۆنتڕۆڵە خۆی ئەگرێتە دەست. چواردانە دەراوسێەوە یەک و کۆ ئەوونۆ بەسەرە حرەسیاتە گەڕەکە خۆیانەکەن. ئەمە یەکتری ئەگرێت و ئەبێ بە قاڵە بە کۆنتڕۆڵە یعنی ئەمنیەتە کۆمەلگا و شار کە خەڵکی گرێت ئەستەوان نییە تۆ فکرەکەی بارزانی نەمێنێ خەڵکی ئەخوا نەخێر خەڵکی ناخوا بەڵکو و بارزانی و یەکێتی و بنەماڵی تاڵەبانیە خەریکە خەڵکی ئەخوا خەڵکی ناخوا نایخوا درۆست ئەمە درۆست ئێوە مردمتان نابوت کردگە و مردم ئەمە نافەهمێ چون ئێوە بازی ئەکەن بە ئەقڵە مردم. ئەوە بۆ حکایەتەکەی بەرنامە وتیوە گەرەکیسی یاری بە ئەقڵمان بکە وتی ئەوە کاکە فڵانی یاری چۆن بە ئەقڵە کرێ وتی چۆن بە ئەقڵ ناگری ئەحمەق تا قاتێ تەراکسوت کە بەسەر سەرتا و حەڤە جار بەم لا و حەڤە جار بە و لا بای بە ئەمە یاری بە ئەقڵکردنە. براکەمەوە بازی بە ئەقڵاکەن یعنی بە ئەحمەقە ئەزانن بە گەوجە ئەزانن کەرە دەکەن بە کوردیەکەی کەرەکەن گەرەکیانە کەرەکەن تا تۆ حەزی پێ بکەی. تۆ گەرەکتە کەنیشکێ بەخەڵەتێنی ژنێ بەخەڵەتێنی خۆ یەکسەرە ڕووی لە لای دانیشتی ناژی دادەگیان حەزم لە ماچە هەویژێژێ بۆ خوات ئاحمەقی نادروست ئێشێ بڕۆی هەڵبەی وەشان و باڵیا و چه زەریفیت و ئێژی کەوی ئەخەرامیت و وەفتای ماڵەکەی پای پەڕاو بام و وەفتای دودی دێ وەک قەزاڵە بام و ئەیچی هەڵبەی وەسەر و باڵیا چه شانێ چه کۆڵێ چه دەم و چاوێ چه حرمەتێ چه لەنجەیە چه خەرامێ
عجب شتێکی تۆ شتی وام هەر نەدیگە ئەمە تۆ لەکوێ هاتکی جنی پەرید ئاس لەکوێ هاتکی تا کاورا وردە وردە بیخەڵەتێنی ماڵە بووە کە ماڵێکە بووە کەم لە بیاوانە بەڕ دارڕای ئەەکەم وە ڕێحانەی تەڕ چلسکی سەخەنە بۆ سواغدانی کاڵای دەسەوشان بۆ لەشی پانی ئەی چیەشە وعدەی پێبەی خوارەوە ئەلەکی نییە تەواو بووە کەم واڵتونە بووە کەم و هەڵدەمەشان و باڵتاوە دنیاکەمە قوروان و قەزوێنەکەمە قوروانە کۆڵوانەی کۆڵت و ئەسفەهانە ئەبرۆی قەڵەم کەشیدەت و ئەلم قسانە چرت و پرت بۆ تا کاورا حەزی پێ بکات و وردە وردە نەرم بوێت و ئەمانە چۆن سوارە من و تۆ ئەوەن بە قسە و بۆ خۆت خاسە و دەردە خۆتە خوا و بۆ خۆت ئێژم و نەسیحەتە ئەکەم و با نەوخۆن وە تۆچی با بمرم کاورا زەنگێدا بۆ منێ و کاپەیمان لاوەت خوال قسانە مەکە و بۆ خۆت دوژمن دروست مەکە و من بۆ خۆت ئێژەم و بابەگیان تۆ دوو نەسیحەتە خۆتیش بکە نێگەرەکە بۆ من بێژی ئیستا تۆ مشکڵە ئەمەسە من خەڵک بە ئەحمەقم بزانێ دەی بگیانە تۆ من ئەزانم تۆ بە ئەنازەی دنیای قینە لە منە دەی بەرم دەبا من عالەم و ئادەم هومکە بێژی لاوە کاورە چە ئەحمەقە تۆ مشکڵە چییە گەرەکتە من قسە نەکەم لاوە بۆ خۆتێژم و خەڵکێژن خاس نییە و ئەیبە و کوڕفڵانە کەسە و ناوێم قسانە بکەی ئەی بۆ تا دوێکە نەیەهاتی من قسەم نەیەکرد لەم قسانە بکەی ئێستا تۆ ناڕەحەتی ئەویتە خەڵکی کوردستان بێژێ پەیمانە حەیدەری ئینسانە ئەحمەقێکە دێ تۆ قینە لە من تۆ حەزی پێیەکەی وەختێ دەرەکەوێ من ئەحمەقم نیشانەدا تۆ پیاخاسێکی تۆ حەز بەمەکەی چۆن گەرەکتە من باوەڕکەم تۆ خێرخوازم منی بەچی تۆ گەرەکمە باوەڕکەم من لە هەر کوێ ئەم دنیا پەکم کەوت تۆ نەویت من لە هەر کوێ ئەم دنیا شەڕێکم کرد تۆ نەویت من لە هەر کوێ ئەم دنیا پێویستم بە محەبەتێ بوو تۆ نەویت من لە هەر کوێ ئەم دنیا پێویستیم بە پیاوەتیە بوو تۆ نەویت بۆ منیشیستە لە تۆ قبولکەم تۆ پیای خاسێکی نا تۆ ئیسە گلێوانە گیانتا هاتگی من پەشیمان بکەیت و لە کارێکە ئەیکەم چون ئەم کارەکە ئەیکەم تۆ ناتوانانی یا حەسوودی یا دروزنی یا بێعەقڵی یا داگمە لە ئەربابەکە وا منفعەتە ئەخاتە خەتەر تۆ لەمە ئەترسی پس تۆ ئەوێنی ئەمە حکوومەتە حەلیمە گەرەکێسی کامێرای چاودێری دابنێ تا زیاتر تۆ بەخەسێنێت و تۆ نەتوانی کارێ بکەیت خۆ با بێنە سەرت دەرپێ ئەوسا لای خۆمان لە فەرهەنگ و کوردی خۆمانە لە جەهان و کوردیە مردم و شەرم و حەیا و حورمەت و بۆیە هەرچی شتە قوربی بوو ئینسان و شەرم و حەیا و قسەیە کرد مەسەڵەن ژن نەی ئەوت شەرواڵ نەی ئەوت دەرپێ ئەیوت ئاوڕێکراس یعنی شەرواڵ نەی ئەوت دەرپێ ئاخر جای کاورای لە مەجلسێ دانیشت و وتی قوروان من و کەرەکە کاوراوتی فڵانە کەس کەرنە گوێ درێژ وتی بەڵێ قوربانیان هەروە کە ئێوە ئەفەرمونون من و کەرەکە وتی کورە ئەحمەق وتم کەرنە گوێ درێژ تەوەجۆکەی کاورا ئەوسانەیەوت شەرواڵ ئەیوت ئاوڕێکراس ژن ئەوسا لە باسی ئەشۆرد لە باسە ژێری لە باسێکی تری ئەداوە ملیە دیار نەوێ ئەمە پرینسیبە ژن بوو ئێمە دروستمان نەکردو ژن بۆ خۆی ئەمەیە دروست کردو ژن بەشێک سیکرەتی بۆ خۆی دانیاو کە بووە عاملە قودرەتی ئاخر کەنیشکێک هاتوو لوتی عەمەڵکە لوتی عەمەلیاتکە وتویانەوە بۆ لوت و عەمەلیاتەکەی وتوی لەبەرەوەی ئامارم بچێتە سەرۆ وتوی یعنی چی یعنی ژنێک وتوی یعنی چی وتوی یعنی پیا حەزی پێ بکە پیا و تەحریککە وتوی دێ ئەگەر ژنوێ لە شەواڵ پیاگانەی شاپیاک تەحریکەکە ئەگەر ژنوێ ئیتر ئەم لوتە بۆ ئەوڕیدیۆ ژنە قەیمێ سری تەکنیکیان بوو ئەها ئەیانوت کاورایان کێشاوە بەرۆ ئەمە تەکنیکە ساختە دەسە خۆیان و لەبەرەوەی بتوانن خۆیان نەختۆکەنەوە
بتوانن قدرە بەدەست بێرن، بتوانن پێگەی ئیجتیماعی بەدەست بێرن. یەسری تاکتیک بوو. ئوسوولەن هایمن یا پەردەی کچێنی کلیدە دەواازەی گەنج بوو. فرە ژنێک هایمنی خۆی ڕاناگرت لەبەرەوەی ئینسانێک کە حەز لە مەسائلە ئەخلاقیەکە، نە لەبەرەوەی ئەگەر هایمنی نەمایە قیمەتی ئەشتیا، قیمەتی ئاتە خوارەوە. کاورایە خاسێ ناهاتە داوایی، کوڕە خاسێ ناهاتە داوایی، کاورایە پوڵدارێ با شەخسیەتی ناهاتە داوایی، قیمەتی ئەشتیا. ئەمانە پەدیدەی ئیجتیماعین، تۆ ئێشێ ئەمانە بخوێنی، تۆ لە گوێرەی زەمان خۆیان شێوەی ژیان، شێوەی تەولیدکردن، مناسباتە ئیجتیماعی، چۆنیەتی تەقسیمبوون قودرەت، چۆنیەتی ڕاگرتن باڵانسە کۆمەڵگا، تۆ ئێشێمانە دروست بخوێنی. تۆ مؤسسەیە هەڵسیاگە چووگە لە سلێمانی، شەروار و سووتیەن و شورت و ئەمانەی بەستگە سۆقەی یەکتریوە ئێژێ 9,000 نەفەر لە سلێمانی تەجاوزی پێکریاگە. ئەمە خەیلێ سەنگین و بێ ئەحترامیە بە شارە سلێمانی. ئاخر لە ئێرانە باوەیەژن شارە قەزوین نێربازن. جا قەزوینی فرە خۆیانەوە مهمەگرن، یانم های ئێمە نێربازین. دانێ قەزوینی فرە خۆی فش کرد و یەکێ پێی وت ئەرێ هەتی ئەوە بۆ نەخوات فشەکەیت و وتی ئێمە لە گشتمان نێربازی. وتی باشە ئێوە گشتان نێربازن دەی ئێشێ نێرێکیش بوێت تەسلیمە تۆ بوێت، خۆی باوە دەسەوە بۆ تۆ. دەی ئەمەی تۆ ئێژیتی نیوەی پیای قەزوین خۆی ئاوە دەسۆ، نیوەی تریشی ئەگرێوە دەسۆ. دێمە تۆ ێژیتی ئەمە خۆتان ئەدەن لە خۆتانی سەر تۆ کامیانی، ئەی دەیوە دەسۆ یا ئەیگریوە دەسۆ. 9,000 ماڵ، 9,000 بنەماڵە لە سلێمانی تەعەدای جنسی پێکریاگە، هەر خەڵکە سلێمانی کردگیسی. ئێژێ مشت نمونەی خەروارە. لە شارێکی وەکو سلێمانی 9,000 ماڵ، 9,000 بنەماڵە یەکێ تەجاوز پێکریاگێکی واتیە، یەکێ تەجاوز کەرێکیشی واتیە. بابا باری کەڵا لەم کاولستانە دروستان کردگە. دەی ئیستە گەرەکتانە چی سابتکەن؟ ئەمە چی سابتەکە بە ئێمە؟ ئەمە دیاردەی تەجاوز لە بین ئەوە، لە بینی ئەوە. نە تۆ ئاشکاری ئەەکەی چی ئەەکەی؟ 9,000 نەفەر لە سلێمانی ئەگریت. ئیستە مقەسر کێز؟ مقەسر ئەمەسە سێکس کەمە لە سلێمانیا، خەڵک مەجبورە پەلاماری پورێ ئامین و خۆی بە، پەلامارە خۆیشکەزای خۆی بە، برازای خۆی بە. چیە؟ چون تابووە. چی ئیستەگەرێک تۆ ئەم پەیامە بگەینی بێژی چی؟ بێژی ئێمە وەحشین. گەرەکتە چی بێژی؟ هەدەف تۆ چییە لەم کارە؟ گەلەکتە بێژی حکوومەت بێت یاسا دابنێت، یاسا دابنێت هەر پیاگێ پەنجەی تەقانوە ژنێکە، ژنەکە بتوانێت پیاکە کاتە زندان. دەی تۆ ئیستە کێژی حکوومەت تەجاوز ناکاوە ژنەکە؟ دەی تەجاوزیش ناکاوە پیاوەکە؟ دەی بۆ مەگەر مەئمورانە ئەم حکوومەتە هەرەمان مردمە تەجاوز پێکریاگە تەجاوزکەر نیەن، خۆ کوڕە خوانیەن، خۆ لە ئاسمان گۆدا نەکەوتگەن. ئەمماوە تۆ چووی مەحامی تیاوگە، پۆلیسی تیاوگە، پێشمەرگەی تیاوگە، ئاسایشی تیاوگە. 9,000 نەفەر مەردیکە. گەرەکتە بێژی چی؟ تۆ گەرەکتە چی بێژی؟ گەرەکتە تەجاوز و تەعەدا بێ ئەخلاقی بەسەر کۆمەڵگای ئێمە بسەپێنی. خاس گوێ بگرە کاورای کاول تا حاڵی کەم. با بزانیت تۆ فکرەکەی ئەمە ناموس پەرستیە. ئەمە ناموس پەرستی نییە کاورای جاهل. خاس گوێ بگرە، خاس گوێ بگرە. ئینسانە کوردی زانی گێسی هەم بەشە ڕووناکی هەست، هەم بەشە تاریکی هەست. وەسوەسەی وا تێتە ناوە مێشکی بە ئەقڵە فەڵەکیش ناگا.
خۆی خەوفەکە لە خۆی ئەمە پێی ئێژن لێو دوای یۆنگ لە کتێوەکەی براکانە کارامەزۆفا ئەمەی هەڵگرت لە خاتراتە داسایفسکی ئەمەی هەڵگرت وتی بەمە شەدۆ تۆ لە ناوە شەدۆ تا هەنێ فکر ئەەکەیت و خۆت دە فکرەکانە خۆت شەرمەتگرێ مەسەڵەن دایکە فراحم لە پێەکە قسە پێەکە جمێنە پێدا لێت ئەدا لە پڕێکا دڵە وا پێوە کە لەی سەری دایکە بگرێوەرە تنبی دەی بە دیوارەکە حتا مەغزی تێتە ناوی دەمی تەسەوریەکەی بعدیودا خۆت خەوفەکەی لە خۆت ئێژی من ئەم پەتەنزیەڵیشم واتیە من بۆ ئەمە پێهاتە ئەوەی پێ ئێژن ئێحساسە گوناح ئەم بەشەسە وا تۆ بە بڕێ چت لە دەروون و خۆتا پێی ئەوەی وا تایسەنەوگە خەوفی لێکەی ئەمە خەڵک زانی گەسی لە قەیم تۆ حاڵیتە خەڵک زانی گەسی ئینسان سوویەی تاریکی ئەست بۆیە خەڵک هاتکە تابووی دروست کردگە ئەفسانە چیرۆکی هاوردگە دای نیاگە تا تۆ منعەکە تۆ ئەمە بە ڕەسمیەت بناسی بە یەکسری مەناسک منعیکە تۆ نەیکەی لذا سەکسە لەگەڵە مەحارەمی تابوو کردگە تۆ ناتوانیت تەکە مەحارەمدا سەکسکەی و تابووی کردگە کردگەسیە تابووەکە نەگراتێن کە تەکە ئەم یەقترین ترسەکانە ئینسانەکانە دەستە و یەخەن ئەم مەیلە جنسیە کاوران نەخاتە باوەشە سەکسەتەکە مەحارەمە ئیمکانی هەست قودرەتی بێت بەڵام تۆ تابووی بۆ دانیت تۆ تابووی بۆ دانێ کەم ئینسانە بتوانێت کنترۆڵە خۆی بکات ئەحساسە گوناح بکە بیگرێت نەیەڵێت تۆ فکرەکەی لە ناوە جامعی ئێمە شتێک بە ناوە مەسەلەن لە مەسائلە ئەخلاقی مەسەڵەن لە کوردەواری داگیرکراو لەلایەن عێراق و خۆ ئەخلاق بە معنای مۆراڵ نییە منزوریان ئوموری جنسیە پێژن وەختی ئێژن بەکابرا بێ ئەخلاق یانە حیزە کاورە منزوریان مۆراڵ نییە ئیستا من وەکو خۆیان ئەیوەمە ناوە مەسائلە جنسی تماشاکە غیرەت و ناموسپەرستی و ئەمانە هیچ کامیان نە لە دین تێت نە لە ئاین تێ هیچ ڕەبتێکی بەدین نییە بچن کە ئەورا زەنگەدا بۆ مەلاکرێکار ئێژێ مەلاکرێکار ژنێکم برگەسە حیجلە ژنەکە پەردەی کچێنی نەوگە مەلاکرێکارێژێ عولەما ئیختلافیان هەسوو ئیمام محەممەدی حەمبەل ئێژێت بیشارۆ مەیکەوە قاڵ با ماوەیەکی بەسەرا بچێ یا لی ببوورە بۆ هەتایە یا دوای 2-3 مانگ تەلاقی بە هەرەوشەوە تەلاقی مەدە خەڵک بزانن لەسەرچی تەلاقەداگە دەیخۆ دینە ئیسلام یعنی شەریعەتە ئیمام محەممەدە حەمبەل خەیلی لە مردم منتقیتت بەرخۆردی کرد ئێوە بچن ئەحکامە سەکس ئیسلام بخوێنەوە باوەڕ کە دەسە وا بووگە هەر کارێ بکەی تازە تۆ سەکس لە ئیسلامە ئەەکەی ئەگەر نەیکەی تۆ قاڵ بچۆتە کە خوای خۆتات تەوبە بکە تەواوە ئەی بۆ مردم ئەمە قبوڵ ناکە ئەمە چی ئەمە دینە چیە ئەمە چییە باوجە تو فکرەکەی ئەمانە فرۆید کەشفی کرد مردم کەشفی نەکرد و نێزانی ها نەیە فەهمی ئەم شتانە مەوجودە بۆیە تۆ ئەوێنی یەسری شعار دریا لە هەر جامعەیەکە غیرەت و مردانگی و ناموس و ئەمانە لە بەشە جنسی و بۆچی بۆ خاتری ئەنزانی ئینسان تا مەقتەعێ تەکلیف جنسی مشخص نییە پیاگە یاژنە بۆیە پیاگی ئەگریان و نوزەنووزی چیتەوە خۆ پیرەژن نیە و وە نووزێنی ئەو بۆ خۆتی لوسکە کردگە ئەو بۆ دەسەدەی لە خۆ جوانەکەی پیاگەژی پیاگوێ بۆ ئەم قسەیانە کرد چون تۆ ئەگەر دەسە بکردایە لوسکە بازی لە پڕێکا فکرە کرد هەمۆسۆکشوالی کارێکیانە کرد کە تۆ بە باڵانس بگەی تا بتوانی بەسەر خۆتا زاڵوی تەکلیفەتەکە خۆتا مشخص بوێ سێوەڵدانیانیان دا ئەنیا تاتوبێت و مت و بنواڕیتۆ سیۆڵ خۆتا خجاڵت کێشی لە خوێت لەذا قەسەمیان ئەخوار وە سیۆڵە مەردانەت قەسەم
بۆ خاتریەوەی هەر نەقشە پێبەن، هەر ڕۆڵە پێبەن، هەر نەقشە پێبەن، هەر ڕۆڵە پێبەن. ئەمانە کارکردی ێزاخ کاورای جال تۆ نەچوو گێمانە بخوێنی تۆ نە لە ڕەوانشناسی تێ ئەگەی نە لە جامعەشناسی تێ ئەگەی تۆ حایکی حاڵی نییە. هاتکێژی دوورکایم وایژی ئەی تۆ چێژی دەمەوردە جامعی کوردەوار حەچێکە وا پێ. ئەم ڕەوشەی من بۆ تۆ بوت ئەینە ئەو ڕەوشەسەوە نۆربرت ئێلیاس دەسەوا بۆ مەسائل جامعەشناسی. باسە سەیرە تەمەدونە غەربەکان. پس ئەمانەی کە لە گراداندیاگە نەقشە دین نییە با بفەهمی، بۆ خاتریەوەی بەر بە تەجاوز بگرێ، بەر بە تەعەدا بگرێ، بەر بە بەشە تاریکیە ئینسان بگرێ، بەشە سایە. تۆ ئەم بەشە بە ڕەسمیەت ئەناسیت لەگەڵ یا ڕوبەڕوو ئەوی تۆ، بەڵام یەکسری تەمهیدات دانێ کە ئینسان بتوانێ هەوساریکە خۆی کۆنتڕۆڵکە، خۆی کۆنتڕۆڵکە. ئەنا تۆ جەدید فکرەکەی تۆ جەدیدەن مەعقەدە کەشف کردەگە، کەس نەیزانی تۆ زانیت، تۆ زانیت و بەری قەڵاو ئافرین و فرەفرە باحاڵی نەوانیە. لە هەر کوێم کوردەوارە ئەگەر کەسێک لەسەر مەسائلی جنسی کوژیاگە مەسئلەی قودرەت هات کەسە بەرەو، قودرەت مەسئلە بووگە، نەفقەت ئەمر جنسی. مەسئلەیە بە ناوی تەعەڕوز بە قودرەت عیدەیە بووگە، بە عەشیرەتێ، بە تایفەیە، بە خێڵێ، بە بنەماڵەیە کەسێ گەرەکی وگە هەتکیان کات و بە هەتک هەڵیان گرتەگە. مەسەلەی دەسەڵاتە. کاورای کاو لە ئاحمەق تەحتە ناوە فۆمۆنیست هاتکیتە ناوی جامعەی ئێمە، هاتگی دەوڵەت بۆیتە ناوە دڵە مەردم. کورە کاورە تۆ ئەم شتانتانە نییە لاوە، تۆ لە پەرویزخان و خەریک بوو ئەمانتە وارە دەکرد عیبەکەن و 9,000 لە باسە ژنە تەجاوز پێکریا بوو پیای تەجاوز پێکریاریان لە سلێمانی دانیاگە پیانە هاتە دەرەوە بێژێ بابا کۆیکەنەوەم فەسادخانە کۆیکەرە و کاورای نادروستی ساتکی لەگرا دەمەوا کردگە بۆ ئێمە بووگی تۆ پیاک. جاوە کوردی ێژێ حیز بۆ خاڵۆی خۆی فێرە. کاورای کاو لە ئەحمەق. بۆ ئەوانەی وا بە دەنگ دیبەیتەکان گوێدەن، ئێمە بە سوورەتە لایڤ یانی زیندوو خەڵک بەشدارە لە ناوە دیبەیتەکانمانەوە، کامنت ئەنووسێت بێ ئەدەبی ئەکات و فەزاکە خراپ ئەکا. بۆیە ئێمە مەجبورین هەرزگاهێک متەوەجهتان بکەین کە داستان لە چه قەرارە و ئەوزاع بە چه سوورەتێکە. لەذا تۆ ئەمینیت هەدەفە ئەمانە بۆ ئێوە بەحس ناکرێ. هەدەفە تو چییە لەمە؟ هەدەفە تو چیە؟ گەرەکتە بێژی مەردەمە ئێمە گشتی قوربانی تەجاوزن، خۆیان متەجاوزن، خۆیشان و خۆیان تەجاوزەکەن، هەم تەجاوز پێکریاگن هەم تەجاوزکەرن. گەرەکتە بێژی چی؟ گەرەکتە بێژی ئێمە ملەتێکی کۆیلەی فاسدی فاحشەی ئەمانینە. دێ تۆ تەمامی قەوانینێک کە ئێمە هاوردومان بەر بە خۆمان بگرین کە کۆمەڵگایەکی دروست و ئینسانیمان هەبێ لەسەر باڵانس هەموو چێوان دگە بێ ئەوەی بێبێژیم ئەمانە چه شەکلی بووگن ئەو بڕاستیەوە ئیسلامە خەیلی قەڵەتە کرد هیچ ڕەبتێکی بە ئیسلام نییە. ئەو من وتم ئیسلام لە سەرزەمینە ئێمە نە بە شەریعەت هاتکە نە بە مەناسک هاتکە، نهاتکە. چون ئێمە هەم قەوانینە خۆمانمان بووگە، هەم مەناسک و ئێڤنت و ئەوانەی خۆمانمان بووگە. تەوەجۆ فەرمووی. پس تۆ لەگرا مشەخەست نەکرد بۆچی ئەم کارتە کرد. گەرەکتە بێژیت ئەم جامعە احتیاجی بە کۆنتڕۆڵکردن هەست. خەیلی مەردمانە فاسدە چەپەڵێکی واتیە، خەیلی چەپەڵن. باوەڕ کە ئەم مەردمانە ئەوەنە چەپەڵ نەون کە ئێوە چەپەڵتان کردن. ئینسانە کوردیش وەسە تەمامە مرۆڤەکانە ئەم دنیایەوە بە تاکتیکەکانە و بە تکنیکەکانە نظامە سەڵتەی جەهانی ئەم ئەژدەهاتانە لە دەروونە ئەمان هەڵساندۆ و خەریکن هدایەتی یەکەن و هەمیشەیش خەریکن تابلۆی قەشەنگدا ئەنێن بۆی زەریفی یەکەن.
لاوە هۆمۆسێکشوالیتی شتێک خاسیەکە و بەڕاستی گشتمان حەزی پێکەین و هەرچی پیای خاسی دنیاز گشتی هۆمۆس و گشتی هۆمۆسێکشوالە و گشتیان پیای خاسیەکن و گشتی ئینسان هەیە محتەرەمیکن و چی بکات و خواداگیە و مەیشارەوە خواداگیسی و هەرواسە و تەبیعیە و ئەچی کاورا تەبیعیە هەمۆسێکشوالە بەڵام گەرە کەسی بە سوورەتە غەیرە تەبیعی ئەزدواجکە بە سوورەتە غەیرە تەبیعی مناڵ تەولیدکە دەیتۆ کاورە تۆ دوودانە ژنی بۆ مناڵی تێری ئەم مناڵە نەقشە باوکی نییە لە زندگیە تۆ دوودانە پیاگی بۆ مناڵی تێری نەقشە دایکی نییە لە زندگیە چۆن ئەم باڵانسە تێری تەناوی ئەم جامعیسە کێ تەبیعیە مناڵێکە لە دایک و باوکێکی مخالف تێت یا مناڵێکە لە دوور یەک ڕگەزە یەکسان تێت ئەم دوو مناڵە بەیانی لەگەڵ جامعە چۆن دەکە یەکتریا دەست بە یەخاون چی کۆنتڕۆڵیانەکە یاسا کۆنتڕۆلیانەکە تۆ مەسئولی لە بەرامبەرە ئەمە ئەی چۆن تۆ بیرەکە تۆ بەڕاستی ڕەوانکاوی وایژێت و مناڵ لە تەمەنی 30 ساڵی و تا 6 ساڵی و ئەو پێژن فڵان چ دیسئۆردر و ئەی ئەمە چه دیسئۆردرێت تەولیدەکە کامە دیسئۆردر تەولیدەکە کاورا هەڵسێت تۆ دوودانە نێرەکە دەمی خسکەسە ناو دەمی یەکتری و گەلەگە کە لە ئاواڵقە یەکتری چی لە ئاو دەرتی مرۆڤ لە ئاو دەرتی مرۆڤ تێتی لە ئاو دەرتی چیەکە ئینسانیەتەکە ئەخلاقی هەست بە شوێنە عەداڵەتە ڕواچی کامە بەهای ئینسانی کە بە ئەمە ئینسانیەت ئەداوە ئۆمانیزم تێ ئەخورقێت ئەم تەولیدیەکە بەچی بە سەکسە مەعقەدی بەچی بە سەکسە تەکە دیلدۆ و بەڕاستی و چی بەڕاستی چی تەولیدە کالا ئەکا بە کالا فەزیلەتمەندە ئەمە گشتی دەلیل داڕمیانەها دەلیل بێسەوادی و حماقەتەها دەلیل مشتێ پەز و کاوەڕەکە لە ئینسانەکان ساختگیانەها یەک نەفەر لە سلێمانی ناپرسێت دادگیان بێرە بەر و تۆ هەدەفت لەم کارە چییە تاکەی ئەوێت و چی گەرەک تۆ گزارش لە چی بەی تۆ بڕۆ لە بەدیهیات لەمانە سوعال کە جواب سوعالیان نییە مشتێک کەر و قاتر و حیوان و دروزن و پەدەر سوختە و بێسەواد و کاول و فاسد بەربووگن فکرەکەن هۆڤیەتێکیان پیا کردە چوون مەئموریەتێکیان پێدریاگە و وا ئەحساسە هۆڤیەت ئەکا ئەحساسە شەخسیەت ئەکا وا ئەیناسن هیچ پشتوانەیەکیشی نییە هیچ ئستدلالێکیشی نییە پس تۆ ئەوێنیت ئەمە گشتی بازیە لەبەر ئەوەی کە ئێمەی مردم بێدەسەڵاتکەن ئێمە دەسەڵاتمان هەست خۆمان نازانین ئەمانە دەسەڵاتن هەستمان نازانین ئەم دەسەڵاتانە چەندێ بە کەڵکیە خوارد ئێمە وەختێ لەسرە خۆمان بویسیانەوە قەوانینە خۆمان بویسیانە هیچ هێزێکی دەرەکی نەی ئەتوانی خۆی بەسەر ئێمەوە تەحمیلکە جای سبابینە سەر مەسئلەیە حکوومەتە حەلیم من بیستگمە ئێژن حکوومەتە حەلیم 2.5 ملیۆن معاشخوەری هەست کەستەکانی نادا ئەمە یعنی چی ئەمەی کە حکوومەتە حەلیم 2.5 ملیۆن معاشخۆری هەست کەس ناتوانێ هیچێکی پێ بکە یعنی چی حەلیمە کوردستان ئێژن 6 ملیۆن نەفەری واتیە وایژن ئەی ئەمە تۆ ئیژیتی 3.5 ملیۆنی معاشخوەرە حکوومەت نییە ئەمەی کە معاشە حکوومەت ناخوا وا لە ئەکسەریەتە وەلی ئەوەی معاشە حکوومەتە خوا وا لە ئەقەلیەتە بەڵام بۆچی ئەمانە کە 2.5 ملیۆن معاشخوەرن حکوومەتە حەلیم ناکەوێ ئەمە یەک تەوجیهە سیاسی هەست یەک جوابدانەوەی سیاسی هەست جوابدانەوەی سیاسیە مەسە سیستەمێ لەگرا کارەکە کە تۆ ئێژی حکوومەت سیستەمە ئەم سیستەمە ئێژێت ئێمە یەکسری موسساتمان دانیاگە دام و دەستگای ئابووری ئاوەدانی خەدەماتی دام و دەستگای کۆنتڕۆڵی ئەمنیەتی ئەمانە وەکو چەرخدەندەی ساعەت تیک 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 کارەکەن بەدەسە عیدەیە کەس بە ناوی مدیر و ئەنرێتە ئەوێ چۆن ئەمە مدیریەت ئەکرێ لە حەلیمە کوردستانە بە پارلەمان
مدیریەت ئەکرێ حکوومەتە پارلەمانی یعنی تۆ ئەحزاب تێریت ئەم ئەحزابە لە شتێ بەناوە هەڵبژاردنە بەشدار ئەون هەر کامەیان مەسەڵەن پارلەمانە کوردستان 100 کورسی هەست هەر کامەیان بە گوێرەی دەنگی کە تێرنی نوێنەر ئەهەنێرنە پارلەمان مەسەڵەن پارتی 50 نوێنەری هەست یەکێتی 49 نوێنەری هەست مەسەلەن یا مەسەڵەن پارتی 40 هەست یەکێتی 30 هەست ما بەقی حەزابی ژێکی 56 و دەیان هەست دەی لەگرا ئیستا ئەکسەریەت ها بە کێوە ئەکسەریەت ها بە پارتیوە ئەکسەریەت کە ها بە پارتیوە پارتی ئەتوانێت بڕوا مدیریەتە ئەم مؤسساتە کە بە ناوی حکوومەتە حەلیم دانریاگە بکات بۆ لەبەرەوەی زیاترین دەنگی هاوردەکە تۆ وەختێژی ئەمانە 2.5 ملیۆن معاشخۆریان هەست فقط ئەم جواواداتەوە جواوەکە ئەمەسە پرۆسەی هەڵبژاردن لە حەلیمە کوردستانە چون مەسەڵەن نایانوت کە چ ڕێژەیە بەشدار بێ هەڵبژاردن یاساییە مەسەڵەن ئەگەر بیانتایە 100 ئەگەر ژێرەوەی 150 کۆی دانیشتوانی هەرێمی کوردستان لە هەڵبژاردنە بەشداری بکەن سەرەوەی 150 بەشداری بکەن یاساییە ژێرەوەی ئەوە بیکەن نایاساییە مەشروعیەتی نییە هەڵبژاردن ئەو جار ئەمانە بە کێشەی گەورەیان خوارد ئەمە دیاری نەکریاگە لذا چ 200,000 نەفەر لە هەڵبژاردن بەشداریکە چ 6 ملیۆن بۆ ئەمان فەرقی ناکە پس 2.5 ملیۆن معاشخۆریان هەست ئەم 2.5 ملیۆن لەبەر معاشەکەی خۆیان لە هەڵبژاردن بەشداری ئەکەن ئەو 3.5 ملیۆنەکە بۆیان مهم نییە بەشداری ناکەن پس لە ڕووبەری قانونی وە سیستەمی وە ئەمانە بەم 2.5 ملیۆن نەمەعاشخۆرە هەمیشە مرۆڤی سەر سنووقی هەڵبژاردنیان هەیە بۆیە ئەمێنێنەوە ئەم تەوجیهە لە لەحاظە قانونی وە سیستەمی دروستە سوال ئەی 3.5 ملیۆنەکە بۆ بەشداری ناکەن پشتە ئەمانە بشکێنن جواب چون حیزبێکی ئالتەرناتیڤ نایێت دەنگە ئەم 3.5 ملیۆن کۆکاتەوە بۆ چون هەر ئەمانە ئێژن حیزبایەتی یعنی نادروسی دزیێتی چەتەیی گاوەباوکی مردمیش حەسوودن ئێژن دەی مەسعود بارزانی دزی گێسی ئیستە با کاکە ئەحمەد نەیدزێ لذا کاکە ئەحمەد بە هیچ حەساو ناکەن کاکە ئەحمەد حیزبیش دانێ کەس ناڕوا دەنگی پێبە یعنی ئەم خەڵکەی پس ئەگەر ڕۆژێ خەڵکی حەلیمە کوردستان هەرێمە کوردستان بە ئەقڵی سیاسی بگا عاقڵ بوێ تێ 4 نەفەر بە ناوی حیزبدانی خۆی دایەنێ 3.5 ملیۆن نەفەر وا مەعاشخۆرە حکوومەت نیەن ئەڕۆن دەنگەدەن بەم حیزبە لە لەحاظە مەشروعیەت و ئەم حیزبە ئەتوانێت دام و دەستگای پارتی و یەکێتی لە کار بخا بە سوورەتە قانونی و یاسایی ئەمان نایەڵەن ئەم اتفاقە بکەوێ پارتی و یەکێتی نایەڵەن ئەم اتفاقە بکەوێ چۆن نایەڵەن شایعە دروسەکەن ئەقڵی خەڵکی دەستکاریەکەن ئەژن بەڕاستی ئەگەر کاکە مەسعود نوێ حاڵمان زۆر خراپە ئەگەر کاکە مەسعود نوێ داعش ئەمان خوا ئەگەر کاکە مەسعود نوێ حەشد شعبی ئەمان خوا ئەگەر کاکە مەسعود نوێ ئۆردوغان ئەمان خوا ئەگەر حکوومەتی حەلیم نوێ ئێران ئەمان خوا ئەم قسانەکەن خەڵک شتێمت کراکەن بەڕاستی و بەدیلچی و بەڕاستی و گەر بارزانی بڕوان بەدیلچی و بەڕاستی و گەڕ یەکێتی بڕوان بەدیان شی بەدیلچیە یعنی تۆ ناتوانانی حیزبێ دروستکەی بێت لەسەر ئەم مؤسساتە فاسدە دابنیشێت چۆن بەدیل نییە هەرە مەسەیتر دانەیەتی حرتیان لە حکوومەتەخە دێ ئەمە بەدیلە ئەوە دەی تۆ لەمە بەشداری ناکەی چون تۆ ئەقڵ سیاسی نیە هەر لەیس تۆ تەسلیم بووی ئەم قسە تۆیەکەی قسەی تۆ نییە قسەی یەکێتیە قسەی پارتیە چون تۆ چ لەگەڵ پارتیابی چ لەگەڵ یەکێتیابی یعنی حکوومەتە حەلیم یعنی ئەمە پس بەدیلە ئەوەڵ ئەوەسە تۆ باوەڕ بەمە بکەی کە پارتی و یەکێتی ئێشێ لە دەسەڵات بخەی کە ویستە لە دەسەڵاتی بخەی گەلە کۆمەلیەکەی گەلە کۆمەلیەکردنەکەی ئەمەسە کە تۆ داوای نازرە بینەمەلەری ئەەکەی حیزبی دائەنێ حزب خودم مردم کۆ ئەوێت و خودم مردم خۆی جەم ئەکاتۆ و ئێژێ بە سوورەتی یاسایی دەسەڵات لە دەست ئەمانە دەربێرین ئەمە ڕێگەیەکیسی
خودم مردم هەرمانەی لەم تۆڕە کۆمەڵایەتیانە تفرادن و تاکە لەعن فرادن و قسەی مفتەکەن ئەمانە با لەگەڵ یەکتریا کۆبوونەوە گشتیان بە دەوری یەکتریۆ لە خەڵک و خەڵک کۆبیێتەوە حیزبێ دروستکە بڕوا بەشداریکە لە قودرەت بێتیانە خوارەوە جا ئەمانە نەتیجەی انتخابات قبول ناکەن دەستکاری تیاکەن دزیتیاکەن خەڵکەوان لە میلە ئەسڵحە چی گەوادە پارتی و یەکێتیە تۆپێنێ ئەم 2.5 ملیۆن نە پیایان واتیە نە با شەهامەتن نە با کەرامەتن ئەمانە گشتی بەندەی پوڵن مشتێ فاسدە ترسە زاوەرە موچەخۆرە سوالکەرە درۆزنە شەهوەتیە نەفسپەرست وا فویەکیان لێ بکەی بە فویە ئەمرن ئەمە هەر ئەوانەنە واوتیان داعش ها گشتی سوارە سەیارە ئەو دەرەچوو مشتێ فاسدە دزە حیزە نادروست وا ئەم فەسادە ئەکا لەبەرەوەی فاسۆلیای فرەتر بخوا پس ئەمانە لە بەرامبەر زەبرە هێزە چەکداریەکی بتەوە مقاومەت ناکەن 500یان لێ بتۆپێنە سەریان لە تورکیە و سووریا دەرەچێ لەو دیوی مەرزەکەی پێنجوێن دەرەچێ بابزانن دەبابە لە بەغا نەکەوتووە ڕێەمانە لە پشتە پێنجوێنە سەنگەریان گرتووە دەرپێکانیان پیس کردووە هەر چاویان بە دەبابە کەوێ خۆیانە تەڕەکەن ئەمە مەسئلەی ئەوڵ پس ئەمە قابل حەل بوو بەدیل چییە؟ بەدیل ئیرادەی تۆس بۆ لابردنە ئەمانە هەسە بە کوردی ئێژێ شوان ئەگەر مەیلی بوێ لە گونە بەران پەنێر ئەکا تۆ ئەگەر واقعەن ڕاست ئەەکەیت و خۆت بە ئینسان ئەزانیت و ڕاست ئەەکەیت و ئەم زوڵمەت پێ قبول ناکرێ و ئەمە تەوهینە بە تۆ بەدیلەکەیشی دروست ئەەکەی بەدیل یعنی ئەوەی کە تۆ بەمە بگەی کە پارتی وێکێتی عاملە دەسە دەوڵەتانە منتەقەن و ئیشی هەڵیانگری ئەمە ڕێگەیەکی بوو ڕێگەی دووەم ئەمەسە عیدەیە ڕۆڵەی ئینقلابی ئەم سەرزەمینە بە هەبوونە دیسکۆرسێکی ئینقلابی کە بتوانێ پرسەکانی مردم جواو باتوو پرسە مردم چییە؟ گەڕاندنەوەیە دەسەڵات و عیزەت و کەرامەتە بۆ مردم گەڕاندنەوەیە غرورە ئەوەی کە بە ئەمانە معنای ژیان بدا سەربەرز بوێسن لە زندگیە ئینسان فقەت وەنان ناژیت ئینسان غروری گەرەکە بۆ ژیانکردن حرمەتی گەرەکە بۆ ژیانکردن ڕێزی گەرەکە بۆ ژیانکردن دەسەڵاتی گەرەکە کە احترامی بگرن ئیشێ ئەوانەی بوێت کەسێ توانی ئەمانە بگەڕێنێتەوە مردم ئیشێ لەمە بەشدار بێت پس پلەی یەکەم ئەمەسە خەڵکی بەدیل ئەمەسە ئێرادە بکە و بەم نەتیجە بکە کە بنەماڵەی بارزانی و تاڵەبانی وە چەڵکاو خۆرەکانە دەوروبەریان بێرێتە ژێر پوتینە خۆی و ئەتوانێ بێرێتە ژێری پوتینە خۆی و بۆ هەتایە بەسات ئەم فەسادە کۆبکاتەوە پس ئێمە ئەتوانین ئەمە دروستکەین ممکنە ئەمە دروستکەین و لە ژێرە یەک ڕەوایەتە کۆبمینەوە دیبەیتەکەم شەو تۆزێ درێژ بوو مەسائلێکی ترمە کە من مەترەحی بکەم بەڵام مەیخینە دیبەیتە سۆشەوە دایەوە خۆش